السلام عليكم ورحمة الله وبركاته. ایدی بکرد کرمانجی شیرین صلوات خدا لوابن. پاشیوان 19 ام دی افشوا خوین. وش کردستان 24 جی افشوا جی کردستان 24 پاشیوان 19 دی شرایط پیشکش کردن. پراستی جی ام کردیا خود بیشین اف وقت خوش وکی طیاره در باز به. پراستی جی رمضان یا افساله زیکا در باز بودن. کتینات شوید 19 دا. هدی کتینات شوید دو ماه کش دا. هیوی دارین شویم بری دام شوید خدمات های کین رکابی برنامه. بوده برنامه میجی هر چند برنامه پاشی و برنامه کش کردستان 24 ولی تماشاوان هجا افشوا جی دو تورین گرنگ توری آینی و توری تندرستی توری آینی هم بحث بین افشوا هم دی بحثا درگه خیر و برکت نو آینه اسلام داد طیبتی جیت هی و رمضان داد چکی و کیته گوتن اشعالی ما مستین آینی و درگه خیر و برکت نو هی و رمضان لا زیاده تر تینه و کرنش هی ودی افشوا گل ما مست سید مؤید ام دی بابتی هنی کی صحبت اخو افشوا و ساعتی کی جام دی گل بابتی بردان کی تماشاوان هجا بری هر تشتکی وبري ام خيراتنا ما مسامعات يجيب كين امدي برف يمني وبچين وسكين الروشة آلوسيا يمني جبلي برزگريكين يعني الشر وآلوزيا جيانت نووا يمني دام بس راوستانا خلقي هجار بينت نووا سرايا ورگرتنا جمع خارنا فتاري بربانگ راستي صدان خلقي هجار يمني الوي سرايا دات راوستن داكو تني جمع خارنا كي باريا نونك وهندك برنجي ورگرنش آليه يعني ريك راوين خيرخوازيت نووا يمني دا رکراون خیرخوازی جت نوای یمنی دادی یعنی هاری کارنتوان سنور دارن برف یمنی و ورگرتنا جمع خارنی دا که هر نعمتین خدایی طیبتی جت نوا کردستان بینامه بنو پشت را زورین و پاشیف بردام کرد. باجر صنعاء پایتخت یمنی که ولاتک مسلمانه هر چقاس هجاری و رمضان در رهندین جدانه لید چارچوبه فاکترکی ده جوینج بونا چارکرنا بصدان ولاتیان که جبو ورگرتنا تنه یک دانه خوارنا بربانگی لجم ریخستین خیرخوازی جبو هیاما هندم جمیران نوبداری بکن داکو بکارن خیزانین خواه جبو ایروژی تیر بکن. جتوایا 26 میلیون خلک یمنی 14 میلیون و 400 هزار کس راستی مترسیا اولهیا خوارنه هاتنو دنواوان جیده 7 میلیون و 600 هزار در روشک هری دجواردنه آفرتک صنعای جی کوش بو گارانتی کرنا خوارنه جبو مالباتا خو تنه پشت بر ریخستین خیرخوازی گرید داد دبیجه هیوی دارم پشتی مها رمضان جی او جان خیرخوازی بردوام به ئێمە هاتووی خوارنی بەربانگ لەلایەن ئەم ڕێکخراوە بگرین وا دیارە ئەمڕۆ برنج و خواردنی دیکەنانمان پێ دەدەن هیوادارین لەخواش دەپاڕێنەوە دوای جەژن و مانگی ڕەمەزانیش لەسەر ئەم خێرخوازیە بەردەوام بن. او دیمنین کوتین دیتن گواهی دارین و برچی بونین کو به صدما شر نافخونا کوکین مذهبی و دست وردانن هر یک جی ایران شیعه مذهبو عربستان سعودیه سنی مذهب خلکی وی ولاتی د شوپینو ولاتی ناچار کرنه جبو تنه یک جار تیر کرنا زکی خو چاوه وان دستکی خیرخوازی هبه جابوا للمساكين والفقراء والمحتاجين ئەمانە لە پێناو هەژار و لێ قەوماوان نان و برنج و خواردنیان هێناوەتە ئێرە هیوادارین برا بازرگانەکانمان و ئەهلی خێر لە کۆبڵە خێرخوازیەکان هاوکاری ئەم خەڵکە هەژار و خاوەن پێداویستیانە بکەن من الجمعيات الخيرية دعم هؤلاء الأخوان يعني لمساعدة الفقراء والمحتاجين آلیان خیرخوازی جی هر چقاسوی کار خیرخوازی دکن لیوه که جینا و شیرین کو کاری نوان جتنه پیدانا برنج و نان و قصبان در باس ناکو دست حالات آوان یادار ایجی پشتی مها رمضان سینور دارده بو دا خوازه جه سرمایه داران دکن لروشا خلک یمنه بگشتی بنیرن دویواری جیده سینان قوسی برپرسیار سازیا هیوین مین خیرخوازی کو خوارنا بربانگی جبو 2000 خیزان صنعای به هفکاریا هشته خو بخشان گارانتی دکه دبیجه و او پروژکت ما تا پشتی جشن بردوام بکه. احنا الحمد لله بفضل الله عز وجل 80 شاب متطوع پنا بخوا ئێمە هەشتا گەنجی خۆبەخشمان هەیە لەو پرۆژەیەدا هاوکاریمان دەکەن ئەو برنجونان و خورمایی کە خێرخوازەکان و ئەهلی خێر دەماندنێ بەسەر ئەو خەڵکەدا دابەش دەکەن داواش لە خێرخوازان دەکەین ئاوڕێک لەو هەژارانە بدەنەوە شتێکیان بدەنێ چونکە ئەوان 2000 خێزان و هەموو ڕۆژێک بە درێژایی مانگ تەنها برنج و شلەونان و خورما وەردەگرن داوا لە خەڵکی خێرخواز دەکەین ئەگەر هەفتەی جارێکیش بێت هەر ماڵە و نیو مریشکیان بدەنێ برس و برس او دکابوسن گرکو بالا خواب سر هر جواکه که ده بکشن و ببن صدما کارساتین مروی
جعالیەکی ڤەناکۆکیên مەزهەبی و şerê navxweyê Yemenê bûyne jêdera tirsê û ji aliyê din ve destêwerdanên welatên deverê asteng li hember gihiştina hewcedariyên rojane çêkirine li dawiyê jî birs li peyxwe aniye piraniya karên rêxistiyên navneteweyî jî bûye haydarîdan ji egerên çêbûna karasatên miroyî li wî welatî ji Kurdistan 24 Hişyar Benanî. بله تماشاوان جای پراستیجی روشا مروفیت نوا ولات یمن دا تایپتیجی صنعا پایتخت گلک آلوز ایدی پیویایی که روشا آلوز هدی برف باشه و بچه و سپاس به خدای جی کمپ نوا هریما کردستان دا تایپتیجی باشورت نوا آرامیه که داشتین هیچ مش خدای جی اف آرامیا هولیر و کردستان جی گشتی تدازجید برف باشتر جی بچه تماشاوان هجا هم دی دست توری خوی آینی کین و بحث سامه افشوه دل سر درگاه خیر و برکت تایبتیج تهوار رمضان دا و مامستای آینی افشوه مهوانی ما مامستا سید مؤید نقشبندی مامستای آینی ده دیگر مدابا مامستا تو گلب خیراتی دست بکی موفق بسلام تشکر اما مکه درگاه بوبچین نوا یعنی بابت درگاه خیر و برکت نوا هیوار رمضان دا بحثا گرتنا درگاه جهنم ین دوزخ او فکری هلاینا درگاه بهشت بکین بوبچینت نوا بابتی دا بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله أجمعين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. تمام خير وبركاته ورحمة خداي تعالى لهم ساعتك ولهم وقتك ولهم زمانك لسر إنسان مروفاي تداد تخواروا بلا مانج رمضان وقبل النازي خاصي هي لسر همو كسيك ولسر همو مانجك أو بركته أو خيره أو درجاياني كلمانج رمضان هي لغير مانج رمضان دانية بله لعبادة كان لكردوا كان لساكا كان من خوي تعالى لبهشتا هج درجاي درس كردوا يقلو درجا خيراني كلمانج رمضان خاصة هج درجاي درس كردوا يقلو درجاياني كخاصة بمانج رمضان وخاصة ببياي بروجبو كبيدر باب الريان بله پیغمبر صلی الله علیه و سلم دفرمید او درگاه که خوای تعالی که درست کرده لا يدخل فيها الا الصائمون الا پیای بروجو لو درگاه دست جوره بتن روجي قلت درگاه دا چنه نوا بله درگاه كان سوره باب الصلاه من هي باب الصدقه من هي باب الصيام او باب الناوي ناوي درگاه كش ناوي لندرا باب الريان بله كواب مانج رمضان خير وبركه خوي لقى خويتي وخاصه بمانج رمضان يقلوانك وقتمان درگاه كان زوره خوي تعال درگاه رحمته اللي بردين دانا بلام لمانج رمضان درگاه خاصه كبيدرين باب الريان باشه ما هر عمل دست یعنی سروی درگاهی پروستین جبرچه هیوار رمضان دا خدای مازن اف درگاه دانات نوا بحث دا بتنی کسین روزی گرت دا بچنات نوا بحث دا و ناویش برچه ناوی که درگاه ریان اگر زیاده ترم سر درگاه خوب پروستین درگاه ریان خاصه قلت من بمانج رمضان او کسانی کلمان جبر رمضان بروزی دبون لبرت خاصه بمانج رمضان لو ناويش لين راو الريان بله سكا خوي تعالى الحديث القدسي دفرمي الصوم لي وانا اجزي به دفرمي الروح هم عبادتي كل عمل ابن ادم له هم عبادة كاني بني ادم بوخويتي بله الا الصوم الا الرجوع لو منا لو دل لو خواي لو خوايا سكا هكسك عبادتك دايتا تطوان الريايتي دا بكات سكا كابر تطوان بروجي بي بيت الدروا يان بروجي نبي بيت الدروا بروجي ما هم عكس بابر بيت دكات بله لبر او روجوا كخاصة ب بياي بروجبو خوي تعالى درجاية خاصة له دابين كده كبير باب ريان لا يدخل الا الصائمون الا بياي بروجبو لوی وقتی دی دیار بد که کیش کس ناوا دنیای داشت دل یه پروژه بیه و کیش جی نش دل پروژه بیه یعنی بدرستهیل روزا دو ماهی که دی دیار بد طبعا ابي بروجبو او زو بو درجاية دادتي اي بياي بروجي نبو تاي بو درجاية ناكوتوا بله سكو هكاس بعبادة بكر دبكان خوي هر وەکو گوتمان لە بیدایەتی قسەکەمان عیبادەت و کردەوە لە مانجی ڕەمەزان هەندێک خاصیەتی خۆی هەیە ڕۆژوو هەیە تێدا هەیە خاص بە مانجی ڕەمەزان هەندێک کات و سات هەیە خاص بە مانجی ڕەمەزان هەندێک دوعا هەیە خاص بە مانجی ڕەمەزان هەندێک شەو هەیە خاص بە مانجی ڕەمەزان ئەو شەوە و یان ئەو کاتە و یان ئەو وەقتە و یان ئەو دوعایە خاص بە مانجی ڕەمەزان لە غەیری مانجی ڕەمەزان نییە ئەوە دەرگایانە
خوای تعالی فرصتێکە دەداتە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو مانگەدا عبادت تێدا بکە خێر و خێرات تێدا بکە چاکەی تێدا بکە لۆن يتقرب إلى الله نێزیک بتەوە لە خودای تعالی لۆ خوای تعالی لە دوا ڕۆژدا بەواسطەی ئەو هەموو کردەوانی کە کردوێتی لەو مانگە لێ خۆش بیت. مامۆستا سەر حکمەتە وان هەمی دەرگەهێن خێر و بەرەکەتی مەسەلەن شەوێن لەیلەت القەدر ڕۆژی و هاتنە خۆرە قورئانێ و بدی ئەف هەمی خێر و بەرەکەتە بۆچی تایبەت هەیڤ ڕەمەزانێدا خودای مازن ئینوانە گەورەترین دەرگا پێزگە لە دەرگای ڕەیان کە باسمە گەورەترین دەرگە خودای تعالی کە کردوێتەوە لۆ بەنی ئادەم لە مانجی ڕەمەزان لە شەوەکانە شەو هەموو شەوە بەڵام هەندێک شەوی خاص کردی خوای تعالی مانجی ڕەمەزان لە دەی ئەخێری معنی لە بەیانیەوە لە سوبەی شەوەکە دەکات بیستەمین هەتا سێمی ڕۆژ لەو دەشەوەی ئەخێری سبەی ئەم دەست پێ بکەین ئەو بەڵێ دەکات دەی شەوی ئەخێری پێغەمبەر صلی الله عليه وسلم خێزانەکانی پێغەمبەر دەیان فەرمووی کاتێک کە دەی ئەخێری دەهات شەدە میئزەرەهو خۆی تون دەکرد و ئەیقەضە ئەهلەهو ماڵ و منداڵەکانی بەخۆی باگا دەهێنا دەی فەرمووی ئێوە عیبادەت بکەن لەو دەشەوەدا لەبەر چی ئاەتێک سوورەتێکی خاص خوای تعالی سوورەتێکی کاملی هێناتە خوارە لەبەر گەورەی ئەو شەو پیرۆزە لەبەر گەورەی ئەو شەو پیرۆزە کە دەفەرمێت ليلة القدر خير من 1000 شهر إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر خوای تعالی دەفەرمێ إنا أنزلناه في ليلة القدر ئێمە قورئانمان نازل کردووە لە شەوی ليلة القدر خوای تعالی هەرچی جزئی قورئانی لە بەیت العزەی دانا لە عاسمان یەکەم بە خلالی 23 ساڵ لۆ پێغەمبەر هاتە خوارەوە وما أدراك ما ليلة القدر آية محمد دزاني أو قوري أو شوت سيا جيجا سرسومانة أمش دل فيدر روستي باش ليلة القدر يعني شوف ليلة القدر بخو يعني جالك بيروز الدف خدش برهندي قرآن هات يا خريان جي قرآن جالك بيروز أو شوف قدر كاتيا طبعا قرآن زوزور بيروزة بله بواز أو قرآن أخوي تعاشوتي دانايا أو خاص كده لما أجرى قصده تاوك آيتكي ليلة القدر خير من 1000 شهر خوای تعالی ئەو ئومەتێ زۆر خۆش دەوێت ئومەتی پێغەمبەر ئومەتێکی زۆر گەورەیە نەمانگوت هەندە وەقت و ساتێکی خاصی دانایە لە ئومەتی پێغەمبەر تاوەکو لەو شەوەدا یا لەو ڕۆژەدا یا لەو کاتدا خۆی ماندی بکە تاوەکو خوای تعالی بیباتە بەهەشت دەوێت ئەو ئومەتە باتە بەهەشت لێی خۆش بی ئەو ئومەتە لەبەر ئەو شەوەی داناوە کە شەوی لەیلەت القەدرە دەفەرمێ خەیر من 1000 شهر ئەجر و پاداشی ئەو شەوە لەکرد خودای رب العالمین لە 83 ساڵ زیاترە یعنی کابرایەک بێت 83 ساڵ عیبادەت خوای تعالی بکات لەیلەت القەدری لە بینە دەرەوە وەک کەسێک یەک لەو شەوانە لەو دو شەوەی ئەخیری عیبادەت بکە طبعا هەر دەشەو ئەمە نازان شەوی لەیلەت کامانە بەبەر شەوی لەیلەت القەدر بکەوی ئەجر و پاداشی ئەوە خەیر من 1000 شهر ئەوەش عەفوونکە ئەوەش دەرگایەکە لەو دەرگە گەورانەی لە مانجی ڕەمەزان خوای تعالی کە کردوێتێ لە ئومەتی پێغەمبەر تاوەکو لێ خۆش بیت تمام ئیدی مادەم خدای مازن ئەف هەمی دەرگەهێن خێر و بەرەکەتت نەوەهی وە ڕەمەزانێدا ڤایکرینە ئەم دۆر سەر دەرگەهێ لەیلەت القەدر ئەف خێر و بەرەکەت و هەندە تێدا مەسەلەن خێراوی هەندی هزار هەیڤایە هەندە ساڵە 83 ساڵە نەسی قورئانەوە هیچ گومان تێدا نیە نەسی قورئان ئەوی ئینکارش پێدا بکە پێ کافر دەبی بۆچی حکمەت ژوەیەکێ ئەوە کو ئەف شەوەهانەی هاتیە بەرزەکردنت نەوە 10 شەوەدا لەو دەو شەوانە چونکە لەو دە شەوی ئەخیری مانجی ڕەمەزان پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ماندی دەکرد ها یعنی حکمت شوی ئەوە کو مرۆڤ هەر 10 شەوە ڕۆ بتەوە نه هەر 10 شەو خۆ هیڤیان دەبگیری کۆکی بەڵێ دیاری نەکراوە بەڵێ حەدیثیش ترمانەیە ئەوش ئیمامی بوخاری و مسلم ڕوایەت دەکەوە ئیمامی تورمیدی دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ في الوتر الأخير من 10 الأواخر لە تاکەکان معنی 21 21 و 23 25 و 27 و 29 تمام بەڵام پێغەمبەر هەر دەشەوی دادەنیشت لەبەر ئەوەی ئێمە شاری هەولێر دەبینین بەڕاستی لە مزگەوتەکان لە بەیانیەوە لە معنی سوبەی شەوە دەشەوی ئەخیری دادەنیشن ها دانیشتنی دەڵێن بالفعل دۆ کۆمەلگای خۆمان لۆ کوردەواری خۆمان ئێمە موسڵمان ئیماندارن الحەمدولله بەڵێ ئەوە 20 ڕۆژە ئەمە لە مانجی ڕەمەزان ڕۆی ئەوە ڕنۆ زەمینە بەیانی دەکاتە 20 تمام ئەوی ڕۆی تمام همون نووسرا لە صحیفەی ئەعمال من هەتا وەکو ڕۆژی قیامەت ناگەڕێتەوە خوای تعالی ئەوی ڕۆیشت بە خواردن ڕۆیشت بە گەڕان ڕۆیشت بە سۆران ڕۆیشت ئەوی بە کەس نانوی ئێستا بتەوێ کاگاوی کەس نانوی هەتا سعادوونی و عالەمەکە دانیش ئەو دەبێت ڕادەبوێری کەیف خۆتی بەڵام ئەوە فرسەتێکە لە حەیات یەک جار دێت
نازان ساڵێکی ترگەینە شەوی لەیلەتی قەدر یاننا یان دەگەینە مانگی ڕەمەزان یاننا لۆ ئەو فرسەت لە دەستە خۆمان بدەین هەموو 3 سعاتێکە کابرا تەراویحی دەگەڕێتەوە سعات 9:30 وای وانە یان دەیە دەتوانی سراحەتێک بکە سعات 10:11 دەست بە عیبادەت بکە قورئان خوێندنە ذیکرە دوعایە شەو نوێژە يعني إسراحاتك الذات أخوي هم 2 ساعاتك خير من 1000 شهر تعويز نابتوا هيت بيرا بيرساي خو 83 سال أجر بادات بنص قرآن صريحة هيش قما اشتدانيا بلام واتمان لي دكات نفس ما لي دكات معني أو وقت زواني لخومان لدز ما مستسيت إدي مادام أو شاف هندو بقدره وهند خير وبركته ده هنا كسي مسلمان يروجيجر توان شفادا زیاتر خوب چه و مجیل کرد قرآن خواندن و کرنا سنت یان جی تشتکی دی هی مثلا باشتر بجوان بله کابرا باب ندری من ما دیده بم اوی قرآن دزان قرآن بخوینی اوی نازان قرآن بخوین ذکر دکا هر ذکرک اگر ذکری باب ذکری دزانی اگر نه نویجکان دکا ویترکان تو دکا شو نویج دکا قیام الليل كله پیغمبر صلى الله عليه وسلم دفرين من قام ليلة القدر إيمانا واحتسابا يعني نقول يا تشكارة قلت إيمانا واحتسابا إيمان واحتسابا عبادتك يا غفر له ما تقدم من ذنبه خوال هم جناح كان خوش ذبي هم جناح كان ما مستأجر مثلا كسك نظنت قرآن بخينت وأف ذكريات هاتي نوفا مثلا قرآن وفرمودين پیغمبر صلى الله عليه وسلم بس برين تخارت نوفا مزقفت دا ينجي توي شفه دا هزرا خود كوني دا هزرا خود خداي دا بكت أو جي قيام الليل تيت حساب كرن لمزقفت دا بنشي ينجي المال أخو لما لجاب بقيام الليل حسابا لوي بقيام الليل حسابا نوێژی تێدا دەکات زیکری تێدا دەکات قورئان تێدا دەخوێنی هەرچ عیبادەتێک دەکات میم مشغول بی بەخوای خۆی میم مشغول بی بەو کردەوەی کە دەکات خوای تەعالی نێزیک بکاتەوە شەوی لەیلەتول قەدر بەڕاستی شەوێکی زۆر گەورەیە بەداخەوە بەڵام لای ئێمە ئێستا وای لێ هاتووە ئەو جەوە و ئەو هاتوچۆی و ئەو ڕۆیشتنەوە پیاو هەیە لەبانێ پاش تەڕاویحەکەی دەچی لەمانی میوانداریەکی دادەنیشی لە پێش تەلەڤیزیۆن لەوانی هەتا سەعات 2 هۆن نەستین یان لە شوێنێک دادەنیشی ڕادەبوێری دەڵێمەوە 20 ڕۆژە ڕۆیی خلاص وای وانە بەڵام ئەو 10 ڕۆژە زۆر فرسەتە ئینسان لە دەستە خۆی نەدات ببتە خەزینەیەک بۆ دوا ڕۆژی خۆی کە دەستە بەرامبەر خودای رب العالمین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو حەدیثە زۆر مهمە دەفەرمێت القرآن والصيام يشفعان للعبد يوم القيامة بله يشفعان للعبد يوم القيامة بندێک ڕۆژ دێتە مەیدانی حەشر خوای تعالى حاكم بخويا الله بخوي حاكمه رادوستي خوای تعالى او عبد دي حسابي لقد ذكرت لقال او دو عبد دوش دي نوي روجو لقى قرانك يقول لا راس لا تسبير نمونيك بوتو دينم او روجو دفاع دكا دل خوايا او كابرا من معنى روجو كدل خوي برسي كردتيني كردي من شاهدي لقدام قرانك دل من شاهد لقدام يا ربي شوكاني رمضان قراني دخين شوكان رمضان عبادتي ذكر شاهدي لوددن كوا بدو شاهدي زور مهم روج القيامة لقال ما بيت بدفاع من اللي بكنا وكو بسيزي وبزعيف راوسي بليتشي نكردوات روج وكت القرآن كدفاع من اللي نكات باش ما مستعم دا ديرش درجه خير وبركاته ليلة القدر أنا دبشينا يكش درجه دنيا خير وبركاته هي رمضان ودانانا تراويح هي رمضان دا حكمته التراويح وكرنا تراويح بطيبة تجي بكوم جنب تراويح قيام الليلة تراويحش خاصة بخاصة عبادتك خاص بمانجي رمضان لما روجا كان يدي لغير مانجي رمضان ناتنتو تراويح بكيت تراويحش خاصة بمانجي رمضان بياي بروجو كروجو كيش كان كا باش نيجي عشاء تراويح دكا او بيدري قيام الليل او بردوام او قيام الليل او ده بياو هش ركعة دكا بياو هي بيس ركعتي دكا بياو هي سيدور ركعتي دكا او همو بقيام الليل لو حسابه حديث بيغمر ما صلى الله عليه وسلم أو شباب الخيرة يقع لدرجة كاني قوري مانجي رمضان بيغمر صلى الله عليه وسلم دفرمت بله من تقرب إليه بخصلة من خير بله بخصلة خير كأنما أدى فيه فريضة ومن أدى فريضة فيه كمن أدى 70 فريضة فيما سواه يكك خير بكلمان جي رمضان تاكي كأنه فرضك زي بزي كرديا بله يكك فرضك زي بزي بكات بعد نيجي عشاء دكات بفرض ها كأنه 70 فريضة يعني كأنه حفتا تمام نيجي كرديا معنى أتو زنابت بينز نيجي
ڕۆژانە کردن لە مزگەوت بە جەماعەت هەر نوێژێک لۆت بە هەفتا حیسابە بە هەفتا فەرز نه بە هەفتا سنت بە هەفتا فەرز لۆت حیساب معنی 350 فەرز لۆ دەنووسرێ فەرز معنی ڕوکن معنی نوێژی سبەینی ڕوکنە نوێژی نێورانی ڕوکنە قەزدەم نوێژی عیشایە مەغریبە بە فەرز لۆت حیسابە ئەوە خاسە بە مانجی ڕەمەزان هیچ مانگێکی تری ئەو ئەجر و پاداش خاسە لە مانجی ڕەمەزان فيما سواه دفرمي فيما سواه ببي مانجی ڕەمەزان دیما مستم دیزتر پشتی هنگیر سەر یعنی بژین زێدەکردنا خێرا ڕاوەستین تەیوا ڕەمەزانیدا و کۆ مرۆڤ چ خێرەکێ بکرد خێرەوەی زێدەتر تێدە نووسین شلای خدای مەزن ولی دەست پێکەم دەچینە جەم هەفکارین مەکو شوەیەکی ڕاستە خود دیالمەدا بوون دیفرامێ بەردەوام نییە بکەین بەلێ مام تەماشاوان هێژا بەرنامە پاشیف ژێ کوردستان 24 بەردەوام تێنها ژی ئەمێ چنە جەم سێ هەفکارین خوک و هەر یەکژی لە جایەکی پرۆسی دیالمەدا بەزتردا یعنی وێنەیە ڕاستەخویە پاشیوە هەر چار یعنی عالیین کوردستان ژمارەوە گوێسن دەست پێکەمێ هەفکارێ من مەسعود محەممەد ژێ آکرید دیالمەدا پرۆسی ژێ هەری خوش ئەس بەحەز بکەم و هوشمەند صادق ژی دێت ناوە هەولێرەدا دەترم بەحەز بکەین چێت بێت ناوە بازار ئیسکاندا دیالمەدا و تایفور محەممەد ژی لە جهەیەکی خوش لێ ڕەواندە زێدە دیالمەدا بە دەست پێکی ژەم بچینە لای هەفکارێ من مەسعود ئەفدەمێتە باش پرۆستی ژی تول جهەیەکی هەری خوشی پرۆسی ئەس خۆ حەجێکردنەوە بۆ ئاکرێ گەلەکە یعنی لەوان جای بێت ناوە کوردستانی دەستگەل لە حەجت بکەم کاچاوە پاشیف ناوە ئاکرێدا یعنی کاچاو ئەبخۆژی جهەیەکی تایبەتمەندە جهێوێ خوشی گەشتیاری پاشیوێن وێ چاوە تایبەتمەندن و ئەو خەڵکی وێرە دیارەژی میێوانên تایبەتمەند جی تەهەنەتە شەوەدا کامێرە زێدەتر بوویتە و بچیە جەم میێوانên خۆ و بەحسن هەری خۆش یەن پاشیو ئاکرێ بمەرکی بله دمت باش بیتن دم تماشاوان کوردستان 24 باش بیتن براستی جوان برف شرشراوی آوی گلک خوش بو از خازم زتری سروشت جوان ها کرینی شات تماشاوان هم دم دا کبزارین کاند ویدم میدا آکری مجیلی چنه از الجه که گشتیاری مکود بجنه وری سابوستیل وری هجمارکا یا روزنامه‌وانا هجمارکا ولاتیان هجمارکا استران بجان جی مکم کرنه همه پاشی هنستران جیج بو تماشاوانان جاریوان هنرمندان بدن گوتن الوری از الگل وان ولاتیان آغم کنه او قصتا وری کریال جوان وری دیاره کش بلی ولاتیان آکری هندک جهف کارن مجیان روزنامه‌وان ویجی تامادانه دست پیکی از الگل کاک محمد سعید بر ریکوپرین آکری آخوام ابدمه باش بیتم براستی یعنی دیوانه های خوش این الجه که باش خرفه بینم بما بحثی شوان رمضان بکلا کری چه شوت ها در باز من زور سپاس و کنگ بینن یعنی خلکی آکری اف بشتیاب جدا راز هاتی بکرن راستی جه که خوش و فینوک و خلق زوربای جحیل و خلکی آکری تنبه دبره لبه بباخچه و شوت خود بورینن و جه که گله که فینوک و خوشه تقریبا حتی وقتی پاشی با خلکی اشیاره بشتینگی وقتی پاشی با علم چی تبا و پاشی بیت خودخون و روزا پاشترین طبعا این پروژیت و پروژه این چت کن روز دریزن روز گرمن و در روزی هم وقت هیچ موظف که هم دایره هم دوامت خود که اینو شلو زوب ربا بینو که کار و شورت خو و خلکی دیگه راستی جحیل و اغلبت حتی دنک نبستین راستی اول جهه رخنی النکمه یعنی رمضان نه و هم دیگه تو حتی شبیه خری اشیار به روزه خری بنوینه یعنی مفروضه کار ریبه بچن فرد خوره بابا تو یک ریبه برین آکری بجین ام جاکی گشتیاری خلق نهاج پشتی هاتنا داعش چا قصلاوی باجرید که جهت گشتیاری جبر کو آکری بسروشت خواه جوان جهت گشتیاری هنه بله راستی گلک تاثیرات یکرن پشتی هاتنا داعش البرینو که زربای گشتیار و اویتاتن دبرا مثل تاتنا آکری هاتنا داعش افریقا هاتا برینو وكو اقتصادي وكو قشتياري تأثير هاتا كرنجلك ويقابي بس خلك دبره يعني خلك باجرين دي هولير وسليماني كيمتين ويقابي اوش كيمتين يعني شنكو باربارو دوخي آبوري ويقابي او رفشا قشتياري قلك كيم بيه بس فبهر خلك تقريبا ترابطر خلك دبره بخويا سپاس بتا كاك شمالا كري برپرس نفسینگا دهوك یا كردستان 24 دمك داخوازش افکارن خواهد کرد که بین قصد ها کرد که شبکه اوسا کاک شمال یعنی اگر مزانی با کری اوسا براستی هم دا بریان نهاین قصد ها ویری که انجیت اوسا خوش لیه بند بله سپاس براستی من نویا هم محتید آکریب که این لی هر وکمونگ بینن و بینرین هجاد بینن که آکری تایبتی افجهنو که کجا دا رزایا شوین رمضان جوان گلک لیرتنا کرن و گنجد آکری همو شوین رمضان و شوین هاوینه وقتی خوش لیرت بورینن هلبت اف پروژه چندین ساله هاتیه چکرن
و آکره روشکا دیانی بخواه گرتی پشتی اف جهاتیا وکرن بینین کو شوان رمضان و شوان هاوینه خلک که زور قصدا ایراد کتن و جهن جوان و گازین و خارنگهن جوان هاتینه وکرن و ام بینین کو اف شوین نوکه های جدانت گل شوین بری نوکه کو آکره هن جهن گشت و گذاری و جهن خوش و گشت و گذار لینبون لینوکت بینین کو اف جهه و گلک جهن دیل آکره و دورن دی هنه ام هیدارین کو گنج ما بشتن وقت خوش الوان جهاب بوری نیتن و اف دخوازامه بو هاتنا آکره او بویا اکش پروگرامت ما بو کو همو دورن بهدینان امدگرین زاخ و آمیدیه و آکره و بردارش و همی دورن دی و حتی برین شاریجی کامیرا ما و استاف ما چویه بله هر جهه کی کو پی تی وی بو ما شفبری و باشی وید خود لیبوران دینا و مشیای کو شوین رمضان الوان جهان گهین نه حوالاتی و بینرین هجا بله ام زدر گل هنده گنج داکریش باقین کنه او مجیلی چنه برادم یاش واج بیتن تو اکی گنجک یا آکره بجین روزانت خوین چه در واست کن شبانت خو بری نکت چاب و نکت چوانه بله پیشکی بخیرات طبیعی وقت بسیارات سوار بسیارات دا گوتی بری نکت چوانه و نکت چوانه بحکم رمضان کو روزی ما درجن و جایمه گرم مجبوریم پرانیا روزی بخیوت بورین راستی بله سپاس بخوده و سپانسریا پیشمرگه ما کو افریقا سپانسرن بو وکش آرامی و افریقا امتداد جین ام شوانت این لیره کو باجر می مشهور الاکره باجر سبوسیتی کو مارا کو زورا کافتیریا و چایخانه لیرد مشنه ام الویر البر سقای که یهین یفینک شوید خود بورینین بله دمت خوش بورینین سپاس بها اجبر دمی از اچ مدف اگر شما گل میبینید اچ مدف اندک سترام بزنجی وریج دیاره کاکاریجی کار دنگیت که کاکاری تو باشی زاوی سپاس بله من قلت تماشاوان عندنا چین دف هنرمند و استرانا بجین تجي یک شون کسی که تکلیه که باز گل هنری هیا بله راسته بله استرانا دویجی کاکاری نه دنگیم گلک نیخوش زار سواز بوده دمگی خوش با بله الفره وکی بنا ماجا پیکری سه هنرمند کو شعبان کری عروسا کاک هنر کری کاک سرباس ناخوش گل مدانند بد گلوانا جیبین دا چک استرانا بوم بجن کاک سرباس دم تباج بیتن دم تجی واشترون گرب خیراتن بو شارا کری بله اما برکی میاد دمی هکرم یک سر استرانا که دایته و گوداری بکن کندم چه بجی والله سازا خوشی بینم بله زور باشه ما استران بجی والله استران دی ماله کی بجم که در فتح بیده بله کوپلا کی بسته کی آکریجی گلک هنرمند باش لهنا هلبت اره والله كري كانيا هنريه هاد كيفن دا يعني هنرمند مازن هاتينا اكريمينات حسين طه ومحمد عارف الزيري همي قصه شاكر كري محمد طه ورحمتي كمال كاوش شوبر لو واس خوش الخزانه كهنرمند ما رحمتي بابا من هنرمند بو كم قدر يسرانك بكين هي واخلمين هي واخلمين هي واخلمين وين مالامني وين قرب شيرين نازك من بربان شبان او برزنا بي ويجبر في دليوين قرب شيرين دلالا من بربان شبان او برزنا بي ويجبر في دليوين گردان برلان كصبا تنيفاد لي ومسورغلي گردان برلان كصبا تنيفاد لي ومسورغلي شكاني قلبن كبري كاني كاني شكاني قلبن كبري كاني كاني من كلابو بطبري كاني كاني من كلابو بطبري كاني كاني شيرينا من قبل بري كاني كاني شيرينا من قبل بري كاني كاني
شکانی الدانگی مالا کانی کانی شکانی الدانگی مالا کانی کانی من کلا بود گل هوالا کانی کانی من کلا بود گل هوالا کانی کانی رندام نازوم دال کانی کانی یار کام نازوم دال کانی کات کانی دنگ تا خوش بیتن زود سپاس بو بستر خوش گلت خیرات بله مخواست یعنی زتر ما گهداری دنگ ها کر با کا کنر ام ده سترانه که دنگ تاجی گهداری که اندم ستران بجی کیف ہوتا چه دوید وی بوده بیشن هر سگی این بیجن دنگ ها خوش شده گهداری که اینو سپاس با هوا بله خیرات سر چه بس بله سپاس بو هوا کاک شعبان تو سترانت محمد عارف جزیرید بیجی بجا ما با سالت بیجین چند سال کاش بریان ها و دنگ محمد عارفی و کرم کرد بس دیار دم ما کیم هاگر تو شی کپلک کیم بیجی دیار کاک جوان جی گلک حز دنگ محمد عارفی کردم Why lolo yam, why lolo yam, why lolo yam, why lolo why le yam. Why lolo yam, sabaya yam, محل طويل yam, hasbem bobe mustegren adem. شوارا خود را چه گذکان و چه مسیلایم حیوان شوارا خود را نکشین سراور قولت بنگین و ویلول ویلیم تاتر و لاویم نخونکات خونا خودتیم گوتیم کرم لو خونا تبخیر بیم دو قل رازی را حبیم از آن ما خلکت شو طلان باب من دایم چطوم یه نالمالم یه فرحو کالکی اشته پی سالم سه در بالای قلنجیم درد پیر بیا خو بلو دنیای برینداریم زور سپاس دنگ تگلک خوش بو سپاس بوتا زور سپاس بو هر سه هنرمند ما سپاس کن گل مدامون بکرتی از چه مدا فستا حیدری جی کاک حیدر تو باشی چانی؟ بین صد چا باکری. بومن اگر تو بشه بکرتی بحث خارنت آکریب کرد یار آکریج بلی سروشت خواه جان خارنت خوشی بناو دنگه. او خارنت بره ماینه. به قلیو حشک مای یا بردام چکر نوی و فرود نوی از حیدر خودون مطعم قلیو آکری. بله. خلق زتر این حزا خلکی بوا خارنامای هم پتری خلق حش لفات کردن خارن نکات کردن. خلیهم عالم گلک حشلیت کردن. بله بردام فرود نوی. بله. باشه زور سپاس. دیارش بر کیمیا دمی اگر پلاستیک جوان جهمن گلک خوشه از الجهه که گشتیاری ما که من آماجه فکری و بذار هر کس که جوانا مجیلی هندک ما که ما گویی مجیلی ستران گوتنه نه و هندک دیجی الفيديو هي كون فابونا وبحث روزان رمضان كانت شاهد قال رمضان خود جونجين روزان قدر باست كان بله
افکار من مسعود یعنی پراستی جو کیتا گوتی جهته خوشه و اکریجیا تایبتمنده که چا اکریجیا جواز تایبتمنده پاشی ونوجی چپینه به صوت تایبتمندن زور سپاس بوده کتب شوی که راست خو مسعود تو اکرید گل مادوی ویجی حسای خوش هی دارین هاو خوشی هر اکری بردام به پاشی و خوش و خود روجی نویجه توجی قبل که جا اکری از باورم برف رواندوز و بچین جتشتکی خوش هم برف جایی که خوشتر و بچین رواندوز افکار ما به طیفور محمد شوی که راست خوش رواندوز دیگه ما به طیفور افدامتاجی باش ما بحثا پاشی و آکری کر و جه خوش ین آکری پاشی و رواندوز چاویا و جهن گشتیاری رواندوز افسال دب طیبتشید مها رمضان دا چوا خلک گشتیار سردان رواندوز کنو کامیراش بویته هوش هفکار ما طیفور بەڵێ ژوان ئەم کاتت باش وەکتو ئاماژە دۆ کرد دیارە ئەم شەو لە ڕواندزین ئەمە لە ماوەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز دووەمین شەوە بۆ پاشەو دێنە ڕواندز لێرە تاکو ئێستا جم و جۆڵ لە بازار وەکەوەی کە لە زوومی کامیرە دیارە هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە ئێستا لە بازارن دیارە دەیانوێت کاتەکانیان بەڕێ بکەن تا دەگەنە نزیک پاشێو بۆ ئەوەی لە کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە ڕاستەخۆ پاشێو بخۆن و دوای نوێژی بەیانیش بخەون بەڵام لێرە وەک دەبینن قەرەباڵغێکی زۆر هەیە و قەرەباڵغی کە هەیە دیارە ئێمە یەکێ لە پاشێوەکان چوینە شاری ڕانیە لەوێ یاریەک ئەنجام دەدرا لە نێوان هەردوو با بڵێن شارەوانی ڕانیە و میوانداری شارەوانی ڕوانزیان کرد و لێرەش بە هەمان شێوە دیارە جارێشتر ڕواندز میوانداری ڕانەیە کردو من هەوڵ دەدەم بچمە لای ئەوان لە نێو قەرەباڵغەکە یاری ئێستا یاریەکە بەردەوام هەر چەندە ژوان ژمێرنە و سی خولەک دەستی پێکردووە تاکو ئێستا بەردەوامەیە یاریەکە درێژخایەنەوە چەند کاتژمێرێک دەخایێنێت هەوڵ دەدەین لێیان بپرسیم بزانین یاریەکە ناوی چییە چ یاریەک دەکەن و یاریە لەکەیەوە یاخود لە کێوە بۆیان ماوەتەوە ئەو کاتت باش تێ دەکەی ئەرچی تۆ چییە؟ وڵا ئەرچیمە دیقەتدانە چکە لەبەرە یاریەکە هەمووی تەرکی زانی چی؟ ئەمن یاریزای ڕانیم یاری ئەو شەو هاتوونەتە ڕواندز بۆ یاریەکە ناوی چیە لە ڕانێ چێ خۆی ئێمە لە ڕانە پێ دەڵێن کەڵەمستێنە بەڵام لێرە پێ دەڵێن معیبس کامیان ڕاستە وڵا کەڵەمستێنەکە کوردیە هەردووشیان ڕاستێ بەڵام کەڵەمستێنەکە کوردیە باشە بۆ پاشەو لێرە دەمێننەوە یاخود دەگەڕێنەوە ڕانێ وڵی قرار وایە لێرە بنجارە بڕیارمەنەدا لەوانە لێرە بنیار بگەڕێنەوە باشە زۆر ئێوە یاریەک چۆن دەبێت خۆش بێ زۆر بە چەندە دەبێ ئاڵدێ ڕانیەوانندەنە شەوەی لە ڕانێژمی پێم وایە ڕانێ بردیەوە هەموو شەوەکی بردومانێتەوەی شاشتۆی سەر دەیبێنەوە باشە ژوان دیارە باڵێ ئەوانەی میوانەکانی ڕانێ دڵخۆشن بۆ پێیەکە یان بەخاڵ لە پێشن تۆ سەرپەرشت تیپی ڕانێ دەکەی چەند بە چەندە ئێمە یانزەین ئەوەندەن باش هەر ئەو شەوەش تۆ سەرپەرشتیت کرد و جارێکتر برتەوە تۆ خەڵکی ڕواندزی بەڵێ ماوەی 20 ساڵە لە ڕێنین باش سەرکەوتوو بوون بەخێر بێن بۆ شاری ڕواندز ژوان دیارە لە بەرامبەرەکەش بەرامبەرێوانیش تیپی بەڵێ تیپی ڕواندێ پێمان بڵێ یاریەکە چۆن دەبینین حاڵتان چۆنە تۆ دیارە دەستەکانت گرتووە بەو پێیکە ئەنگوستینەکە لە لای تۆ بێت وەڵڵاهی جارێ دیار نییە نابێ قسە بکەن لەبەر ئەوان بەس پێچیش پێم نەبیانێ چەند یاریزان بەشداری دەکەن بەخوای ئێستا تا ئێستا 20 15 بەستا 20 هەر لە زۆر سپاس پێنەگر لە شوێنی خۆی بینێتەوە چکە قەرەباڵغە بۆ ئەوی سوڕەکەش بتوانی بگوازنێت دەچینە لای یاریزانێکی دیکە تۆ ئەوەی لە دەستت چییە پێمان بڵێ ئەمن ئەوە وەستامە دەشار گوستیلا دەشارمەوە لە لای خۆم لە لای فەرقی خۆم بە سەرپەرشتی سەرۆک شارەوانی کاک ئیسا هەموو شەوانامە ئەو یارێ ئەو کات و خۆش بەسەر دەبین باشە هیوادارین کاتێکی خۆش بەسەر بن ژوان خەڵکی با بڵێن بە تەمەنتری شێلەوە لەو گەنجانەی کە قسەمان لەگەڵکردن تۆ لە ڕانێش بە گەرم و گوڕیەوە پێشواسی کرد هەڵدەپەڕی ئەو شەو حاڵت چۆنە ئەوێ دۆڕان دەبەدەینە خاڵێک لە دواوەی دوایینە ئەوان یازەرامە دەینە ئەو شەو مایە جار یاریەکە یعنی ئەو یاریەش ماوە پاشەی ئەو زەدەبتە دەستی ڕاستە بەس باشە زۆر سپاس ئەو یاریە لەکەیەوە بۆ ئێوە ماوەتەوە ناوی یاریەکە چێ بۆچی ئەو ناوەتان لێناوە ناوی یاریەکە هەر گوستیلەی پێ دەڵێن مەحب سەبع عەرەبی وڵاوە تقریبا 50 ساڵەبی یعنی ئەو نەریتە هەر باوە یاریێکی کۆنە زۆر کۆنە بەڵێ شەوانی ڕواندز چۆنە لێرە ئایا جگە لەو یاریە یاخود شەوەکە خۆشە خەڵک لە چایخانێ و خەرچی تەماشەکردنیاری
ئەو دەوری ئۆڵمپیاتە و خەریکی کۆنکان و خەڵک لە دەرەوێ بەڕاستی زۆر خۆشە وە لێرەوەش ئەمە بەڕاستی ئەوە تەمان لە سایەی پێشمەرگەیە دەستخۆشی لە پێشمەرگە قارەمانەکان دەکەین ئەمە بەسایی زادی بەس بەخۆشی ئەو یاری خۆشانە ئەنجام دەدەین نەگە دەرفەتە بێ هەوڵ دەدەم بسبەرای سەرۆکی شارەوانی ڕانیە ئەگەر هەڵە نەبم کاتت باش سەرۆک شارەوانی ڕانی وایە باشە بەخێری بۆ شاری ڕوان لە ڕەمەزانان شەو یەکێک لە شەوەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز کە شەوای دیارە دووەم ساڵە دێنە شاری ڕەواندزی خۆشەویست کە داواتمان دەکەم مستێنە لە نێوانە دوژاری ڕاندز ئەم ساڵیش لە شەوی ڕەمەزاندا هاتووین میوانداریان کردین سپاس بۆ خەڵکی ڕەواندزی خۆشەویست دیارە کەش و هەوایەکی زۆر خۆشە لە سەعات 9:30 دەستمان بە یاری کردووە تێکەڵاوبوونێکی باشەیە لە بینی هاوڵاتیانی شاری ڕانیە و هاوڵاتیانی شاری ڕەواندز گرنگی و تایبەتمەندی خۆی گرنگی ئەو یاریە چییە پێت وایە تەنها یاریەکە یاخود خڕۆبیا پەیوەندی لە ڕەواندز ئەم دەخۆزە لێ بوورینە شتێکی پڕاستیژی دەمەکی خوش دیارە هین دەلوێرە بوورین و کەشەوەکی خوش ڕەواندزی هەیە کە چاو کەشەوەی خوش لاکریژ هەبی دەمێت خوش بواژی و دەمێت خوش بوو ئەف خەلکی ئەوێژ ڕۆنیاژی سەردانە یعنی ڕەواندزێکی داکوێ یاریە ئەنجام بدن دەخوا سەرکەفتنیژی بۆ هەم خەلکی ڕەواندزێژ هەر یە ڕۆنی هەشتیم زۆر سپاس بووە و هیویا وێ دەمێ پاشیڤەکە خوش خودی ڕۆژی نوێژنەوەژی قبل کەژێ هەردوو جهێن گەشتیاری ji ئاکری و ڕەواندزی ئەم بینە پایتەختی گەشتیاریش بووی ساڵی 2014 ئەو ژی هەولێرە پایتەخت و هەفکارێ me هوشمەند صادق پشەیەکی ڕاستەخۆ ez بارم li bazara îskan cê herî qerebalig zêdetiriyê gencan pişeyekî rastexwe diyalmeda hûşmend ev demête baş behsa paşîva ev şeve ya şeva 19 bikît nava îskan da çawa xelek zêdetir genç serdana îskan kirîne û axiftinên wana zêdetir ji bûyî rojên çûyî û yên bên yên heyva Remezanê çine. ئەم کاتان باش من ئێستا لە شەقامی ئیسکان وەک خۆت باس کرد وەک بەرەو بەرە و کۆتایی مانگی ڕەمەزان دەڕۆین شەقامی ئیسکانیش جمەی دێ لەگەڵ هاوڵاتیان بەتابەت ئەوانەی کە دوای نوێ بانگی شێوان دێنە شەقامی ئیسکان بۆ بەسەربردنی کاتی خۆیان تا نزیک پارشێ و لێرە دەمێننەوە بەشێکیان پارشێویان لێرە دەکەن شەقامی ئیسکان بە درێژایی ئەو شەقامە وەک دەزانین ئەگەر پیادەی پێدا بڕۆی کۆمەڵێک چایخانە و دوکانی تایبەت بە خواردنی لێیە ئەو کاتەکان هاوڵاتیان زیاتر لێدانشن بە چا خواردن و بە هەندێک خواردنەوە سەرقاڵ دەبن من دەمەوێت سەبارەت بە چۆنێتی بەڕێکردنی و چەند ڕۆژەی مانگی ڕەمەزان و بە تایبەت کۆمەڵێک گەنج لە شاری کەرکووکەوە هاتوون بۆ هەولێر و لە شەقامی ئیسکان ئەم شەویان بەسەر بردووە دەچمە لای ئەو ئەمزانەوەوان ئەم چەند شەوەیان لێرە و لە هەولێر چۆن بەسەر بردووە دەچمە لای ئەو گەنجانە ئەمە لێرەوە دەست پێکەوەکێکی لەو میوانانەی کە لە کەرکووکەوە هاتووە ئێستا میوانی هەولێرە ئەم کاتت باش تۆ وەک زانین خەڵکی کەرکووکی جیاوازی شەوانی ڕەمەزان لە هەولێر و لە کەرکووک چییە؟ سەرەتا بە خێراتنتانەکەم وەڵایی جیاوازیی وایتیان نبینم چوە لە شاری کەرکووکیش بە هەمان شێوەی شاری هەولێر سوپاس بۆخوا بۆ هێزە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ دەستگا ئەمنیەکان بۆ هێزی ئاسایشی ئەو شارە بەڕاستی ئاسایش و سەقامگیریەکی تۆکمەیان دروست کردووە لەو شارەیە لەگەڵ پێشمەرگار ئێستا من و ئاسای شێوە باشترە زۆر ئەمانە زۆر تا سەردەمانی پێشووکە کە حکوومەت عێراقی لەو شارەیە بوو شەوانە ڕۆژانە کۆمەڵێ مەشاکیلی دروستە بوو کاری تیرۆریستیە بوو تەقینەوە ڕۆیەدا یعنی ئێستا خەڵکی ئەو شارە لە ئەمن و ئەمانێکی زۆران بە هەوڵ و کۆششی ئەو هێزانی کەوا لەنا ئەو شارەی هەموو هێزی ئاسایشی ئەو شارە کە هێزی پێشمەرگە کە چوار پشتوێنەیەکی ئەمنی تەواوی دروست کرۆ بە دەوری ئەو شارەیە ئێساکانە لە ڕووی ئەمنیەوە زۆر فراهنگ بەڵێ زۆر ئێساکانە ئەمانە زۆرینە هێزەکانی ئاسایی شەوانە ناو شارە سوڕێنەوە زۆر لە ئەرکان بەخێر بێ شەوانی کەرکووکتان چۆن بەڕێیەکەن لێرەوە لە هەولێر بسمزان شاین کەرکووکی ڕەمەزانتان چۆن بەڕێیەکەن سەرەتا دەستخۆشی بۆیەوە سەرەتا سڵاو بۆ پێشمەرگانێک کە ئێستا لە سیرەی تفەنگەوە ڕوبەڕۆی داعش وەستاون بۆ ئەوەی ئەم منواسایشی ئەم شەقامە کە جەنابتانی بینن بەرەقەرارتر بێت سڵاو لە گیانی پاکی شەیدان دیارە جیاوازی ئەوەی منەی بینم جیاوازی ڕەمەزانی کەرکووک و ئێرە تەنها ئەوەیە لێرە پێشکەوتنێکی بەرچاو بەدیەکەی لە سای حکومەت هەرێمی کوردستان بەڵام شاری کەرکووک وەکو پێویست خزمەت نەکراوە تەنها جیاوازیەکەی وا بینم شەوان بەچی خەریکە بن شەوانی ڕەمەزان بەتایبەت دەکرد سەرەتا کەرکووک بڵێن هێشتا نەگەیشتەوە ئاستەی کە ئێمە بمانێ بە حڕیەتی خۆمان لە ناو شاری کەرکووکا بڵێن وەکو شاری هەولێریان
سلێمانی هەڵسکۆی تیا بکەین دەبینی لێرە تا کاژمێر دوی شەو یانی دوای شا خەڵک لێرە ئەمێنێتەوە بەڵام لە کەرکووک بەو شێوەیە نییە و پێشکەوتنەکەش لێرە زیاترە و دەستخۆشتانی سپاس ئەمەوێت تۆش قسەم بۆ بکەیت تۆ لەکوێ واتووی کەرکووک چۆنە تۆ وەکو گەنجێک لەوانە شەوانتان چۆن بۆ ماوە بەڵێ وڵی کەرکووک لەوەتی پێشمەرگە لە چواردەوری کەرکووکە بەڕاستی ئەمنێتێکی باش لە کەرکووکە هەیە و هەمان شێوە ئاسایشش بەڕاستی دەستخۆشی لە بەرانی ئاسایشەکەم بەڕاستی کەرکووک تا سعات 2 شەو تا سعات 3 شەوش خەڵک لە بازارە سوڕێتەوە بە ئارەزووی خۆی دەتوانێت بسوڕێتەوە ئەوژە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ بەرانی ئاسایش و یەکێکتر لەوانە کامڕۆژن خەڵکی و لێر لەگەڵم گەنجانە بووە ئەم شەوتان چۆن بەڕێکرد باس چیتان کرد وڵی میوانەکانمان هاتم هەر باسیەوەمانە کرد وەسعی کەرکووک چۆنە لەگەڵ ئەو وەسعی کێسا دروست بۆ دەنگوی بەهارێمکردنی سەربەخۆبوونی کەرکووک ئێوەکو گەنج لەگەڵ وەسعیا ڕازین لەگەڵ جەوی ڕەمەزانە چۆنن ئەمانی سەراحە دیار بوو تۆزەی نیگەرانیان پێوە دیارە بەڵام سوپاس بەخۆ هەموو دڵخۆشن خۆزگا ئەو ئارامیە یان ئەو وەزعی کێسا لە هەولێر هەیە کە مەبەستمان کوردستانی باشوورە لە کوردستانی باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوەش هەمان شتبوونایە دەستان خۆش بە سپاس ببورن کاتم زۆر نەما بەڵێ ئێستا ئەوە کۆمەڵی گەنج بوون کە لێرە دانیشتون باسییان نەکرد کە جیاوازی شەوانی هەولێر و دۆک و شوێنەکانی دیکە و کەرکووک من ئەگەڕێمەوە لای ئێوە ئەگەڕێمەوە لای ئێوە سەبارەت بەداوامی لە بەرنامەکە ئێوە بەردەوام من بله تمام ایدی هفکاری ما هوشمند صادق تجی بچه که راستا خوش نوا جاده اسکان بازار اسکان دا هولیر پایتخت گرم دا به زور سپاس ایدی بحثی تشتیب که مدی ل هولیر زیادتر خلکی کرکوک هاتینا سردانا هولیر کی نبوینا مهوان ل راندز جی خلکی رانی بوینا مهوان ل راندز ل آکری جی خلکی هولیر و دهو کی جی بوینا مهوان ل ناو آکری دام جی برای کردستان 24 بوینا مهوان ل همی جهه کی زور سپاس با ایدی هفکاری ما مسعود محمد بچه که راستا خوش آکری گرم دا بوی سلاف بو همی خلکی آکری سلاف بو هفکارین ما هر وسط تیفور محمد شیعی که راست خور راندز گرم دو سلاف بو همین خلکی راندز و هفکارین ما جی هوشمند صادق جهولیر گرم دو بو سلاف انتایبت جی بو هفکارین ما هوشمند و همین خلکی هولیر جی زور سپاس بو ولی تماشاگران جمع دید گل ماموستا سید معید همی زیادتر بحثا خیر و برکت نواهی و رمضان داکینو برنامه پاشی و اف شوجش کردستان 24 بردام که ماموستا از وجاری سر و یکی پروستم باشه اف خیر و برکت زور نواهی و رمضان داهین چه مروی بسرمان سر نفس خوب را واسط و یه آگهدار به سرهنده خوب کنترل که تو گناه زیادتر نکت نواهی و رمضان دا بله پیغمبر صلی الله علیه و سلم ده فرمید الصيام جنه جنه معناتها خوراگرد خودور کوتنوا شک کابرایک لمانج رمضان توبه دکا استغفار دکا خودور دی اختوا لوانه پیشمانج رمضان نظر دکا لمانج رمضان نیکاک بله پیشمانج رمضان لوانه خراپێک دەکا لەوانێ مەشروب دەخواتەوە لەوانێ بابلێ قمار دەکە میثال هەر کردوەیەکی خراپی لە مانجی ڕەمەزان لەگەر بدایەتی مانجی ڕەمەزان دەزانی مانگێکی ئەوەندە گەورەیە ئەوەندە بە لێبوردنی خوای تەعالا لێ خۆشبوونی خوای تەعال تێدایە دەزانی کە خالقێکێک کە ئەڵڵایە لەو عەبدە خۆش دەبێت و دەسەناو ئەو مەحەطەیە دەسەناو ئەو مەحەطەی کە مەحەطەی ڕەمەزانە خۆی خاوێن بکاتەوە خوا لێ خۆش بیت بەڵام مهم ئەوەیە کە دەفەرمێت جنە خۆ دووری خستنەوە لە گوناح یعنی ئۆتۆماتیکیان ڕەمەزان وەل مرۆڤیت کرد مرۆڤ گوناهی نەکرد گوناحی نەکات گوناحی ناکات ئەوەش چیە ئەوەش دەستێرەی زۆر باشە ئەوەش پێش دەستێکی زۆر چاکە قسەیەکی زۆر باشە کردەوەیکی زۆر باشە خوتوێکی زۆر باش لە بەنی ئادەم بەڕاستی گەنجانی مسلمانی ئێمە پێویستیان بە مەحەطاتی خاوێنکردنەوە زۆر هەیە ئینسان لە ژیانی ڕۆژانەدا و بە مانگانە و بە ساڵانە بە چەند مەحەطەیەکدا دەڕوات خوای تەعالا ڕۆژانە پێنج مەحەطەی لۆمەدانە خۆت لێ خاوێنکەوە کە ئەویش نوێژەکانە لۆ فێرمێ صلی الله علیه وسلم ئێوەرنە مزگەوت نوێژەکانی مزگەوتی بە جەماعەت خێر و ئەجر پاداشی 27 زیاتر لە کابرایەک بە تەنیا نوێژ بکات کە ئەتو دێوە مزگەوت شەحنەیەکی ئیمان لە قەلبی زیاتر دەبی دووەمیان ئەجر پاداشەکە زیاترە سێمیان ئاگاد لە دەور و بەری خۆت هەیە چاوت بە خەڵکی تر دەکەوی بە گەنج دەکەوی بە فەقیر دەکەوی بە زەنجین دەکەوی بە هەر کەسێک دەکەوی لەگەڵ دانیشتە عیبادەتی خوا دەکات ئەڵڵا دەکات یانە تەماشاکە ئەو مەحەطەیەکی خاوێنکردنەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو مەحەطە یەکەمە مەحەطەیەکی ترمان هەیە کە هەفتانەیە
کە پێی دڵن جمعە لەو جمعەدا خەڵک هەموو کۆ دەبتەوە لە جاتە جارە کۆلان دەوروبەری شار دەوروبەری منتیقە لە مزگەوت کۆ دەبتەوە کە جوت داتە مامۆستا کە خوتبە دەدات ئەوەش محەڵەیەکی خاوینکردنەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ما بینی جمعەیەک و بۆ جمعەیەک مکەفرات ما بینەهما دەبێت کەفارەتی گوناحەکانت یعنی هەمی گوناح تێنە ژێبێت لێت خۆش دەبێت کاکە خوای تەعالە دەوێت لێت خۆش بی لەو عەبدە دەوێت خۆش بی لەو ئومەتە محەممەد دەوێت خۆش بی لەو گەنجە مسلمان دەوێت خۆش بی بیباتە بەهەشت محەڵەی لە خاوین کردەوە محەتێکی ترمان هەیە کە ساڵانەیە ساڵ یەک جارە ئەوی شانچیە کە ڕەمەزانە ئەویش محەڵەیەکە لۆ تاوانەوەی گوناحەکانمان رمضان بلغة عربي معناه كي شدة الحر معناه جرماي زور جرماي زور تسيا ها جرماي زور هم شكل تابين توا إنسانش زور جناح يا جناح بارع أو رمضانش أو جناحاني وكو أو أجرة تابين توا هم يخاوين دكاتوا أو جنزي كبيش مانجي رمضان جناحي ذكر يعني خرافي ذكر لو أنا بشرعي كريا لەگەر ما بداية مانجی رمضان تۆبە دەکات خۆی تعالە دەرگای تۆبەی کردیتەوە دەرگای تۆبە کرایتەوە هەتا وەکو ڕۆژی قیامەت لە یەک لە علامەتەکانی ڕۆژی قیامەت یەک لە علامەتەکانی دەرگا تۆبە قەپا دەبێت کاتێک کە ڕۆژ لە لای ڕۆژ ئاوەوە هەڵدێت ئەوە ڕۆژ ئاوەیە لێر ڕۆژ ئاوە نەل ڕۆژ هەڵاتی بێت دەبێت جۆرێ ژوور ئاوا دەرکەوێت عەکس دەبی نەوامیسی کەوت پێ دەچی ئەو کاتە دەرگای تۆبە قەپا دەبی تەمام إن الله يقبل من العبد توبة إن الله يقبل التوبة من العبد ما لم يغرغر حتى أغرري بري سكرات موت خوي تعال توبة العبد قبل ذاك تمام العبد قبول ذاك ما مستأثر خالك ودي شيء ما قالك كيم وقت ما بحث هندي بكين إيدي خداي مازن أفهمي خير وبركته دوننا نف عرديدا وهي في رمضان وروجي قرتون أفهمي خير وبركته بحثا نف برام مروفا داب كي شو أم خير وبركة بين بو هفدو يعني بو يكتر شون خير وبركة بين إيما يارمتي داني مسلمان وزوزور مهمة يك بياو هيا إنسان هيا إمكانيتني بارا خير بكات إمكانيتني بلام يارمتاني مسلمان أجر باداش ثواب زور قوري لك خداي تعالى بيغمس صلى الله عليه وسلم دفر من فرج عن مؤمن كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة هركسك لتنقاويك لغمك لنبونيك لقحطيك لا مشكليك برايتي مسلماني خوي درباز بك خوي تعالى روج قيامت نافر من الدنيا أمن باري دمية أزري دمية نافر من روج قيامت يوم لا ينفع مال ولا بنون إلا من أطى الله بقلب السليم لوين در أجر باداش خوي ورد قتوا زور مهمة ما مصطفى راس جام شان هند وقتي بدينا في بابتي أم دخل اللي بقولين تكين كما إني قالها في كورين خوشي وارجعت نشك ما فيها زيادة تروح بوها في كورين ما فات زي خيري وش بدات جبل باجران دي زور سباز بتاع ما مصطفى سيد مؤيد نقشبندي ما مصطفى أني تو الدم وريد ديال ما دبوا زور سباز بوا مشجرية زور سباز بوا بابتي هند خوش ما بحث إن شاء الله خوي تعالى عمل دريش تلو بزيدي تو خير وبركة دايرتا ناوشارك كمان وأمن أمان وهرزانتي إن شاء الله. بله تماشاوان جای دی پلاستیجی ما بابت بحث کردن ساعتی دالی برنامه پاشی و کردستان بسیاری بردام که دی پیوی کی جی ام جی کچا خدای مازن افهمی خیر و برکت داینت نوا و دنیای ام جی با هفدو بین خیر و برکت و برنامه پاشی بردام که ام دی در باسی ساعت دو بینو بحث توری تندرستی کین پشتی و نامبره این جدی المدابن ام جی برنامه پاشی و کردستان بسیاری دیگه هوا داوین.
ولی تماشاگران جایدی برنامه پاشیف کردستان بسیاری بردان که آن کتین ساعت 2 تا ساعت 2 جوی که دیار ام دی بحثا توری تندرستی کیت افشوا دا زیادتر افشوا جی ام دی بحثا جهراوی بونا خارنه یان کو تصمیم افشوا گل دکتر دانای ام دی کین افشوا دی بتم مهوانه ما ولی تماشاگران اینجا یعنی بری از بحثا توری تندرستی که مدوید زیادتر بحثا افکار خود توانای که میدی افشوا دنگوی خوش آخفین خوش نای نگوید مچکی پلاستیجی دی سردانا مال کریه لپره که ودمی زورینه پرزگری که بچیک ترومبیلا دا چه باید خاص سلامتی بوید که ندی فیوی که صبای و گرتول جمع تماشاگران اینجا امده نکجی برف روجاوای کردستان و چیم تایبتیجی بحثا باجر قامشلو کین قامشلو کادلار باجر قامشلو بحثا شیرینی نوی درکین شیرینی تایبت جی روجاوای کردستان تایبتیجی قامشلو هنه و خلک روجاواجی تایبتیجی قامشلو سردانا شیرینمنیات کن جوی کرینا شیرینیا تایبتیجی هیوا رمضان دا نوشدار جید بجن پشتی گرتنا روجی یعنی نخارنا و نوخارنا هر تشتکی خارنا شیرینیه که دما بربانگی هیز و انرژی دتمروی خارنا شیرینیه لهر کسی که بخود صحت بتو اوین به بهر جدی پیوه که یعنی اش نخوشین خو قرطال بنو ایدی دوباره وگر نول سر شیرینیه لی اگر کیم بخون دی باشتر بود پشت راجی همه برنامه پاشیف بردوام کین و دی بحثا توری تندرستی افشوکین گل مدابن پاشیوا کردستان بسیاری جید گل ها داب شوی که راستا خول باشوری کردستانه نهار رمضان دا هراتنا خلقی الباجار قامشلو لسر کرینا شیرانی زیده دبا جبر وروجی کارمندین کارگهین چیکرنا شیرانی چی سرس بهدا آماده‌کاریان خود دکن و همو جورین شیرانی چی دکن داکو دیدم افطاری دا لسر سفره کسین بروجی آماده با خدانی کارگه که تکز دکا کتبلی روجی دماغ گرمه دا بره بدچا لیدست جخوارنا شیرانی نایکره امتين يوميا كاري خود كنش بروجي الحمد لله شغل كلكي باشا بس هناك مشاكل مرشي امتين جاهزين خود كن صباح بس بشك مشاكل ما هنا جانجي مواد ما متوفرين وقت غازة شكرة مواد بشكي بوهاتين ريتين قرتين الحمد لله شغل كلكي باشا وقبال كي قال كي زيدتي ده هي خاصة روجي ده روجي هي بقى خاصة والحمد لله كلكي باشا بری دما افطاری نزی دمجمره که خلق دبره و بطایبتی کسین بروجی لبر دکان فروتنا شیرانی کم دبن لپرانی آوان جورین ارزان مینا طیب و نیب و ماروکان دکرن او جی جبر بوهابونا نرخ وان جورین دن بسدما بوهابونا نرخ شکر کو کرسته یک سرکیا دی چیکرنا شیرانی دا او طاقتا کو جنسين شويه او انسان 15 ساعة 16 ساعة بيخوارن دميني شيراني تعوضين شيره فبشكي بيخردك خاصة اختيار قال لك روجي دقرين فاف طاقتها جو جوان در شيراني وطاقتها هاني تعوضينه وشيراني دروجي يعني تشكي بري ام ناسكن يعني ما روجي قشي ام شيراني براستي بتشديجي هنا يعني وقت بقلاوي مشتغلوا بس بهون عالم هنا يعني عالم معيشة زحمة زور يعني فرب عالم تنا مشكلة يعني عالم بري خدين تشتي ارزان يعني كلير ليالينا كنافة مشبكة افتشي ارزان يعني يقول امكانيات خلقية يعني وبير روجي بشيراني من كانوا مقادين يعني هم معلمين عادات مولونا خارنا جورين شيراني بويه جنريتين تايبت دمها رمضان دا ولسر سفره افطاري جهي خود گرا کسین پسپور دی بیجن کو خارنا شیرانی دوی مهدا جبو کسین بروجی پر گرنگا
چونکی شیرانی ئەنەرژیە پشتی 16 دمژمێران هەنێکی ڤەتگەرینە و دەهێلا گەودەی مرۆڤان چالاک و بەهێز ببە ji ber rêjeya şeker dixwînê de hêdî hêdî bilind dike. Dilovan Çeto, Kurdistan 24 Qamişlo. Reportajı şirinin hoş bun Qamişlo taybeti jî kenafa dumayeke ew hatê nîşadan daxwaza demin hoş bû her kesekî نوکه شیرینی خود یا جنیت هندی ابد شیرینی خود دم پاشیده تماشاگران جنده افشوا جی بحثا جهروی بونا خارنی که نیان جی تصمیم مهوان مجی افشوا دکتر دانا مصطفی بسپور نخوشیا هنا وده دیال مدا با دکتر تو گلب خیراتی زۆر سپاس کەرەندار و همان بچینت ناو بابتی دا بو یکی پیناسا جهروی بون یا جی جهروی بونا خارنی پیناسا پزیشکی زانستی چیه ژەهراوی بوون بریتە لە هەوکردنی گەدەوڕی خۆڵە بله یان کۆئەندامی هەرس لە ئەنجامی خواردنی پیس بوو کە میکرۆبەکەی هەڵگرتووە یانیش ژەهراوی بووە بە ژەهری میکرۆبەکە یعنی میکرۆبی خوارم پیس بێت یان بە میکرۆبی یانیش هەندێک جار بە ژەهری کە پێی دەڵێن تۆکسین بە ئینگلیزی ژەهری میکرۆبەکەی کە زیاتر ئەو بەکتریا ژەهری دروست دەکە و لەسەر خواردنەکە دەمینێتەوە و کاتی کەیەکە دەیخوا پێی ژەهراوی دەبێت یعنی ئەگەرە بەکتریا یانجی ئەگەر ئەوەی ژەهراوی بوونێ چه ئەگەرە کەنە ئەو خواردنەوە لێ بێت یعنی ئەگەر خواردن طبعاً ماوەی بەسەرچووبی ئەگەر خواردن لە قوتو کراوبی بە غەڵەتی هەرگیرابی یان هەندێک زار خواردن وەسەنە سەری واڵایە یان ئەو ئاوەی کە بەکار هاتی ئاوەکە باش نیە یان مەسەرەن بە تەواوی نەکوڵایە خواردنەکە ئەو میکرۆبانە بکوژرێت تێدا یان هەندێک خواردن هەیە بەخۆی حساسە یان هەستیارە زوو تێک دەچی مەسەرەن پەنیرە هێلکەیە گۆشتە خواردنی دیاریکریژی هەنە زیاتر خڕۆ زیاتر زووتر تێک دەچی مەسەرەن زۆربەی دەبینین ئەمە زۆربەی ژەهراوی بوونەکان بە پەنیرە پەنیر زۆرە مەسەرەن هێلکە زوو پیزە بخۆی ناسکە گۆشتی هەروەتر ئەوانە خواردنی ناسکن زوو پیس دەبن یان مەسەرەن دەبینی خواردن واڵایە مەسەرەن ئەوها لەو گۆڕی دانرایە بە تایبەتی ئێستا مانجی ڕەمەزانە دەبینی پاخڵاوە و شەربەت و شتانە هەمووی سەری واڵایە و تورشیات بای لێ دەدا ئەو گەرما ئەگەر ڕۆژ گەرمی بکەین پرۆستیژی گەرمەکە و زۆرە تایبەتی ئەفساڵ ئەو گەرم چاوەکاری گەلی سەر زۆر دەوری هەیە چونکە زۆربەی بەکتریایەکان گەشە دەکەن لەو وەسەتە گەرمیە یان دەتوانن توانای ژەهر دروستکردن یان واتە تۆکسین زیاتر دەبیتن لەو کاتانە پلەی گەرمیەشی تایبەت مەسەرەن ئەگەر ئەو گەرمای باش ئەگەر مە پرزگرێکە یا ئەلکتریکی یا کارهبێژی هەبە ئەم چۆچین خواردنی یعنی پشێوەیەکی دیە تەندروستی ئەم پارێزینش گەرمی یعنی مەسەن بتوانین لە شوێنێک دانین گەرما کاریگەری لەسەر نەکە تەمان خواردنەکە بە شێوەکی باش هەڵبژێرێت تەمان هەندێک خواردن هەیە خۆی پێویستی بە ساردی هەیە حتا ئەگەر مەسەرەن لە ناو قۆدیشە و لە ناو پاکەتی خۆیتی بەس هەر پێویستە مەسەرەن ئەو دۆی دانرایە مەسەرەن دەرەجەی حرارەکەی مەسەرەن 5 دووە نابی لەو دەرەجەی بەسەر بکەوی خواردن هەیە خۆی وایە بە زۆربەی خواردنەکان خاستەن لە وڵاتیمە بەغەڵەتی هەردەگیرێ و بەغەڵەتی خەزن دەکرێ و لەوانەیە هەتا لەو ڕێی کە لە وڵاتی دەرەوەش دێتە کوردستان هەر بەغەڵەتی دێتن بەغەڵەتی تەخزینەکەی خراپە نیشانەن دەستپێکێک و ئەمزانی کەسێکی تووشی تەسەممە یانجی ژەهرەوەی بوونێ بچ بەڵێ نیشانەکان ئەوەی تایبەتە بە کۆندامی هەرز مەسەلەن ڕشانەوە ژانەسک ئیسهالی یان زگچوون بابرین و هەندێک ئارازیش کەش هەنە مەسەلەن ناتایبەتن وەکو تا سەرسوورە جێژبوون هەندێک زار لەوانەیە نەخۆشەکە وشک ببتەوە لە ئەنجامی ئەو هەموو لە ئەنجامی تایەکەی لە ئەنجامی ڕشانەوەی لە ئەنجامی سکچوونەکەی وشک دەبتەوە لە ئەنجام ئەوە تووشی سەرسوورە و جێژبوون و ئەو شتانە دەبیت یعنی ئەف زگچوون و ئەف دڵڕۆبینەوەی بەحەسکەن دکتۆر ئاسایینەوەکی هەر جارێکادی یانجی جدانە هەر سکسووە هەیە مەسەلەن هەوکردن هەیە یان ژەهراوی بوون هەیە تەنها ڕشانەوێ و بەردەوامی بە بەردەوامی ئەوە زۆربەی مەسەن بە ژەهرەکان بە ژەهری بەکتریاکان بە تایبەتی زۆربەی ڕشانەوەیە و زۆر زوو دەست پێ دەکات مەسەلەن 6 ساعاتی یەکەم مەسەلەن نەخۆشەکە تازە ئەوەکەی خواردی مەسەلەن ژەهرەکەی خواردیە 6 ساعاتی نابە یەکسەر دەست بە ڕشانەوەی دەکات ئەو ژەهراوی بوونی توندە ئەوە زۆربەی جار بەسێ وەختیکەین مادەم تۆ سەر وەختی دکتۆر ئەگەر خۆرن مەخۆر و بەکتریا یانجی ژەهرەوەی بوون گەل بوو
چەند سعاتەوەت کەشت و ئەو نیشان دەردکەوە ئەو نیشانانە مثلا ئەو طبعا بە ئینگلیزی پێ دەڵێن incubation period یعنی لە کەنجی نەخۆشەکە خواردنەکەی خواردی و کەنجی توش بووە ئەو زۆر مهمە لە بۆ ئەوەی مهمە کە تو بتانی نەخۆشەکەی پێ تشخیص بکەیت بیبینیەوە بزانی سەبەبەکەی چییە چونکە زۆربەی زار بە پشکنینی سەریری بابرین دەتوانێت تو نەخۆشەکەی تشخیص بکەیت بۆ سوالانە مثلا ئەگەر ڤایرۆسی بی عادەتەن بە ڕۆژانەوە دەست پێ دەکات یەکەم جار چەند جارێک دەخشێتەوە لەوانەیە ڕۆژی یەکەم بڕشێتەوە دوای زیکچوونی لە پیابی و نیشانەکانی تری لە پیابی ئەگەر بەکتریا مەسەرەن بەکتریا عادەتەن ئەگەر بە ژەهرەکەی بی ژەهری چکە بەکتریا ژەهری دروست دەکات ئەگەر بە ژەهرەکەی بوو ئەوە ئەو کاتی 6 ساعتی نابە یعنی کەمتر لە 6 ساعت زار نیم ساعتە یەکیان هەیە پێ دەڵێن ستافیلۆکۆکەس ئۆریەس ژەهراوی بوون بە ژەهری ئەو بەکتریایی زۆر زووە نیشانەکان زۆر خێرانە زۆر زوو لە نەخۆشەکەی بە دیار دەکەویتن هەشە نا ئەگەر بەخۆی بە خودی بەکتریایەکەی بی تقریبا لەسەرەوەی 8 ساعتی دەوێت بابرین نزیکەی ڕۆژەکی دەوێت هەتا دەست پێ بکە هەندێک زاریش زۆر زیاتری دەوێت لەوەی لەوانەیە هەفتەی بوێ 2 هەفتەی بوێ ئەو بەهۆی پێشەنجەکانە کە لە بەکتریای گەورەترە بە کوردی پێدەن پێشەنجەکان بەنگلیز پێدەن پرۆتۆزووە وەکو مەسەرەن ئەمیبیە وەکو جیاردیە ئەوانە زۆر باون ینی ڕاستی جەم بەحسێ تەماشەوان و گۆدوارین کوردستان بسیاریش بکەین داخوازە لێبوونێتینی بابەتی مەمادەم سەر تەسەمەمە یانژی ژەهراوی بوونێ چ پێ نەبێتم بەحسێ مثلا دڵ ڕۆبینە یانژی زگچوون ئەم دەکەین پچەک بابەتی یعنی وەختێ پاشیوێ ئەم داخوازە لێبوونێتین سەروان ئاخوازنێ هەنێ لەگەر گەلە بدرێوە بەد هەنشێن دەنگی کێم بکەین ئەم بەحسە هەندێک بکەین دێ بەردەوامی سەر بابەتی خۆ دکتۆر ئەم بەحسا جیاوازیە تەمەنی بکەین و توژبینێ تەسەممێ بچیک و مازن طبعا دیسان لێرە ینی بەکتریاکان یا میکرۆبەکان دەگۆڕێ مەسەرەن لە هەر تەمەنە و ناو میکرۆبێک زیاتر تووشی زگچوونیان دەکەم بۆ نمونە لە منداڵان ڤایرۆسەکە پێی دەرێن ڕۆتە ڤایرس ئەوە زۆر باوە لە منداڵان ینی جودایە وەک لە گەوران زیاتر تووشی زارۆکان بی ئیتکە بەکتریا مەسەرەن بەکتریا تووشی هەموو ئەمرێت بە شکلێکی ئام هەمووی تووشی هەمووان دەبی بەس هەندەکان زیاتر لە هەندێک تەمەنی تایبەتەوە توش دەبی ئەوەی زۆر حساسە طبعاً ئەوەی مەناعی کەمترە کە منداڵە کە گەورەترە کە بە تەمەنە بابرین ئەوانە زۆر حساسترن و زیاتر ئەوانە تووشی تەسەموم و یان برین ژەهراوی بوون دەبن دکتۆر هەندێکی کەسنجین هەر مەسەن دەبینی هەرچگەوە تشتێک خۆر تووشی تەسەمومێ یانژی ژەهراوی بوونێت بێت ئەگەرێ vەیەکی چنە ئەوە زۆربەی زار شەرنی ئەوە ژەهراوی بوون بی ژەهراوی بوون چونکە شەرتە بە میکرۆبەکەی بی یان بە خواردنەکی پیس بوو بی زاروێ نا لەوانێ خۆی حساس بی خۆی هەستیار بی یان هەستیاری بوونێ جودای خۆی هەستیارە بەرامبەر مادەیەک لە خواردن بۆ نمونە هەیە ناتوانانی شیری بخوا مثلا ئەگەر شیر یان شیری بابەتەکانی شیری بخوا ئەو کاتی ئەوە تووشی زگچوون دەبیتن ینی تەحملی شیری ناکە هەستیارە بەرامبەر شیری زۆر بابەت تریش هەیە و هەیە مثلا کۆلۆنی هەستیارە شەر نییە هیچ بابرین هیچ بەکتریایەکان میکرۆبەکە بی ئەو بەخۆی کۆلۆنی هەستیارە زوو زچی دەردەچی وەکو زگچوویە لە ڕاستیدا هیچ بەکتریایەک و هیچ میکرۆبەک و هیچ شتێک نییە هەر بەخۆی وایە ئەم بینە سەر چارەسەریکردنەوە ژەهراوی بوونێ و چۆ بشین زی کنترۆل بکەین طبعا ژەهراوی بوون یەکەم جار پێویستە نەخۆشەکە هەڵبسەنجێنرێ و پێویستە بزانرێ نەخۆشیەکە نەخۆشی تری هەیە بۆ نمونە ئەگەر نەخۆشی دڵی هەبی یان سوکەری هەبی ئەو کاتی پێویستە زیاتر ئێتیمامی پێ بدرێ و زیاتر ینی بەورتر لەگەڵی بجوولێەوە بابین و نەخۆشەکە کە دەبیندرێ دەستنیشان بکرێ ینی وەکو وتمان بە جوێرەی و کاتەکە بزانین چێ هەن جۆرە چونکە هەندێک یان بزانین لەو شوێنە مەسەلەن کۆلێرا هەیە نییە چنەوە میکرۆبەک بڵاوە هەتا بزانین مەسەلەن هەم لەو کۆنتترۆلکردن هەم لە بۆ نەخۆشیەکەی بە دوایش بزانین نەخۆشەکە چەند هیچک بوویتەوە چکە هیچ بوونەوەش پلەی خۆی هەیە بابرین کەم هیچک بوویتەوە مامناوەند هیچک بوویتەوە زۆر هیچک بوویتەوە ئەگەر مامناوەند هیچک بووبەوە یان کەم هیچک بووبەوە ئەو لەوانەیە هەر لە ماڵەوە بتواندرێ چارەسەری وەربگرێ بەڵێ چارەسەریە ماڵ یا چۆیە مەسەرەن خواردنێک یانژی مادەکی دیوەرکری هەیە بێتە خۆرە یەکەم جار وچی وتمان یان لەوانەیە نەخۆشەکە تای هەبی ئەتو تای نەخۆشەکەی کۆنتترۆل دەکەی ینی زۆربەی زار ئەتو نیشانەکان لا دەبی نیشانەی زگچوونەکە و ڕۆشانەوەکە بابرین نیشانەکانی هەوکردنەکەی لا دەبی نەک خودی هەوکردنەکە
یعنی میکرۆبەکەی ناتەوێ بکوژی هەدەفەکەمان میکرۆبەکە نییە بیکوژین نا هەدەفەکەمان ئەوەیە چارەسەر نیشانەکان بکەین بەڵێ بۆ نمونە دەڕشێتەوە شتەچی بدەینێ لە بۆ ڕشانەوەی بەس تای لێیە شتەچی بدەینێ لە بۆ تایەکەی ئەو خواردن دەبی خواردنی زۆر سوک بخوا مەسەلەن ئەگەر ئەم سەر نیشانە پرۆسی مەسەلەن ئەگەر تۆ ئەو تشتە بن چ تشتێک باشە تایەتی بێنە کەمکردن یانژی ئەگەر زگچوون و دڵڕابین بە چ تشتێک باشە ئەف تشتێن هەنێ بێنە ڕاست ینی تا یەکەم جار بە سارکردنەوە بە کەمادات ینی عادەتەن بە پەڕۆک و بەو شتانە ساردی دەکەی و بە ئاوە شلتێن ئەوە لە سارکردنەوەی تایەکەی یانی ژەتوانی مەسەرە ئیسیفادە لە دەرمان بکرێ وەکو دەنکە پاراستۆل لە هەمووان باشترەکە دەتوانێت چکەی زەرە لە چیلاوەچی نیە لە بۆ کۆندامی هەرس وەکو ئەوانی تر ئەو یان بە شێوەی دەرزی مەسەلەن هەر پاراستۆل هەیە بە شێوەی دەرزی مەسەلەن توانرێ بەکاربێ لە بۆ بڵێ دکتۆر بەحسەوەیەکیش دکەن ئیدیت ناو ماڵدا بوو چارەسەرکردنا ژەهرەوەی بوونی گەلە جۆرە مەسەلەن زەنجەبیل تێتە بەحەسکردن گەلە جۆرە لەیمون ئەف تشتێن هەنێ ڕاستن یانژی تنێ نەوە خەرکیدا قەنەعەتێک پێ وەڵڵا یعنی بابرین لە ڕووی زانستەوە ئەو شتانە زۆر باس ناکرێت تەمان ئەوانە پەیوەندیان بە زانستی بابرین عشابەوە هەیە بە زۆر باز ناکرێت ینی بەس خواردنی سوک هەدەفەکە ئەوەی خواردنی سوک و خێرا و ئاسانبی لەسەر هەزمکردنی گەدە و ڕیخۆڵە ینی ئاسانبی چونکە خواردن هەیە زۆر چەورە مەسەلەن نابێت و سکت بچی یان تووشی زگسوم و بیبچی دۆڵمەی بخۆی بۆ نمونە ینی زۆر یان کفتەی بخۆی شەوێ دکتۆر تا بەحسەی دۆڵماژی کردی دکتۆر ئەم بینە سەر یعنی پشتی کەسێک تووشی تەسەمومی بوو و پشتی چارەسەری وەرگرتی گەل لە جۆرە بەحسەوەی کرد کە دیدی دلێوی ناشتە خواردنێ ئەو چۆ بێتە چارەسەر ئەو لەوانەیە هەر نەوعەکبی لە وقایە نەوعەکبی لە بە دەرمانێکی ئیلاهی ینی چونکە نەخۆشەکە پێویستە ئیدی ڕیخۆڵە و گەدەی ئیسرحات بکە ئیسرحاتیان بداتێ لەوانەیە فترەکە هابینێتەوە نەخۆشەکە شەهیەی نەبی بەس گرنگتریشت ئەوەیە سەوائیل و ئاو و خوێ و کانزا ئەو شتانە بە شێوەی تەندروست تعویز بکەوە تعویز بکرێتەوە هەیە زیێدەتر مەسەلەن پشتی تەسەمومێ ئیدی ئەو شەهیە خۆرنێش دەست بێت کە نەخۆشێکە و سەهەتیە جەم یعنی زۆر باو نییە ئەو حاڵەتەیە زۆر باو نییە نا وەکە دەرمان وەرگرتن پڕێ نوژداری چ دەرمانێکی بۆشن زۆربەی زار تەمان دەرمان زۆر بە هەڵە بەکاردێ چونکە لە سکچون و لە هەوکردنی گەدە و ڕیخۆڵە پێویست نییە دەرمان بەکاربێ بە تایبەتی پێدەن دژە میکرۆب بابرین دژە ژیانی پێدەرن ئەنتیبایۆتیک بابرین پێویست نیە ئەوانە بەکاربێ لە زۆربەی بارەکان لە زۆربەی چونکە لە خۆی چادەوی ئەتوو شی گوتمان بەس نیشانەکەی لا دەبێت خودی هەوکردنەکەی لا نابێت لێرە زۆر مەسەلەن فلاجیل لە ناو خەڵکی زۆر باوە زۆر بەکاری دێنن کە ئەوە دژی زانستەوە هیچ ئەساسەکی زانستی نییە ئیلا لە هەندێک بار نەبی مەسەلەن ئەگەر نەخۆشەکە تایەکی زۆری لێبوو ئیسهالەکەی گەلک زۆر بوو یان 3 ڕۆژ زیاتری خایاند یان خوێنی لەگەڵ بوو یان بە گوێرەی فەحسی بابرین پیسایی دیتت میکرۆبەکی تایبەت دەرچوو دەتوانی دەرمانی بدێ لە بۆ میکرۆبێ باشە ئامۆژگاریە بوون نەخۆشە چێوە مەسەلەن بینت تووشی ژەهرۆیی بوونێ ڕاست شتە دەرمانخانەی و دوشتە ئەڤیل بەر دەرمانخانێ زۆر غەڵەتەوە تایبەتی هەیە مەسەلەن ئەوەشی وتمان ینی ئەوەی میکرۆبەکەی لادەبا ئەوە زۆر غەڵەتە چکە لە هەندێک بار ئەگەر دژە ژیان بەکاربێ یان دژە میکرۆبەکە بەکاربێ لەوانەیە ژەهری زیاتر دروستکە لە کاتی مردنی لە کاتی مردنی میکرۆبەکەی ژەهری زیاتر دروستکە ئەو کاتی ماکە دەرمان خۆشی ببتە ژەهر دەرمان میکرۆبەکەی دەکوژی و ئەو میکرۆبە لە کاتی مردنی خۆی ژەهرێک دروست دەکات تۆکسین دروست دەکات لە کاتی مردنی خۆی و ئەوە هەندەی دی نەخۆشەکە تووشی لەوانەیە ماچی سکسوونەکە بکە هەوکردنەکە بکە ڕێخۆڵەکانی خڕۆکە سوورەکانی تێک دەشتێ کاریگەری دێبی لەسەر کلیەکانی ئەو پێی دەرن هیمۆلیتێکی یوریمیک سندرۆم بەڵێ ئەمدا بینە سەر خواردنین کوردەواری و خواردنێ پلەس فاست فود زیاتر نەخۆشین سەردانەوەتکن و تووشی تەسەمومی بوون زیاتر ئەوە نیان خواردنێ کوردەواریت خۆن یان ژیان خواردنێ پلەست خۆن بێگومان ئەوانەی تووشی خواردنی ئەوانەی تووشی هەوکردنی گەدە و ڕیخۆڵە دەبن زۆربیان خواردنی خێرا دەخۆن خواردنی بلەس ئەتووەتنی یعنی مەسەلەن خاصەتەن ئەو خواردنانەی کە زۆر کەس دەستیان هەیە لە دروستکردنی زۆر کەس دەستی لێدا ئێستا مەسەلەن بۆ نمونە بابرین گەسێک دروست دەکرێت چەند کەس دەستی لێدا هەتا
دادەندرێ و لەوانەیە ئەو گۆشتە چەند دەمینێتەوە و یەکەشکە لێ دەکاتەوە یەکەشکلۆ دەگری و یعنی بەچەند دەستی دەکەوێت تا دەدەنێ و گەسە تەمان خواردنی کوردی بە جوانتری دەکرێ خۆڵەکە باش بوو خواردنە کوردی ئەم بەردەوام بکەین سەر بەڵێ و ئێستا تەماشا ڕەمەزانە زۆر مەسەلەن خەڵک زۆر باوە دەچی مەسەلەن پاشی فیتارێش مەسەلەن سەعات 12 کە دەچی جگەرە گورچیلکە ئەوانە لە تکەی دەدا و دەخواتن تەمانەوەنە خواردنی زۆر ناتەن دروستە چکان بە تەواوی نەکوڵایەوە هەم ڕەمەزانان خەڵک گەدەی ناسکترە وە کاتەکانی تر نییە بە من ئەوەی خراپە شەکیجی هەیە خواردنی کوردەوەری ئەگەر سۆر بن ژیۆنژی تەزی بن پشتی چێکردنی کۆریگەری و خراپ نینە دی پرۆستژی دووبارە گەرمکردنەوە بەبەستت دووبارە گەرمکردنەوە یعنی خاستەن ڕەمەزانان ئێستاش ئەوە زۆرە مەسەلەن زەمی ئێوارێ گەرم دەکرێتەوە لەو پاشیوێ پرزگرێک هەیەوێ ئەوە باش نییە یعنی ئیلا گەر زۆر بە جوانی هەڵگیراپی مەسەلەن لە ناو سەلازی یانە ناو بەفرگرەکە هەرگیراپی ئەوە لەوانەیە تا ڕادێک باشتر بی و زۆر زۆریش یعنی ئەگەر لی بەگومان بووی لە خواردنی بەگومان بووی نەی خۆی باشترە هەر دەمە مرۆڤی گومان لە هەبی نەخوت نەخۆی باشترە بەشتی هەری باش دیان باسم مەتحید یعنی باشین خواردنی کوردەوەری بکە هەر بژی خواردنی کوردەوەری خواردنی کوردەوەری تەبعانە دیکە ئیپراخ و تڕشک و ئەوەندەی ئەگەر هەیە هەستیارە لە بۆ خواردنانە مەسەلەن کفتە هەیە دۆغەوە هەیە خەڵک هەیە هەستیارە مەسەلەن کۆلۆنی هەستیارە لە ئەوشتانە ناتوانانی بخوارد یعنی بەس ئەو نەخەتۆیت خواردنە کوردەوەری نەخەتەیەتی بخۆنە باندەگەوە تەمام دکتۆرم بەسە هەیڤە ڕەمەزۆنی بکەین و چاوە زیبزی خۆ پارێسیش تەسەممێ زیاتر خەڵک هەیڤە ڕەمەزۆن ینی گۆزندەوەیەکیژی پشتی پرۆژی بوونێ ینی گەدەیوانە واستانێک پێوە دیارە طبعا ئەوە مەرزنیەوە ژەهراوی بوون بی ئەوە ناڕەحەت بوونی گەدەیە لە ڕەمەزانان کە ڕوودا هەندێک زار ئەوانە ژەهراوی بوو بی بەسون کە مەسەلەن خۆ پاراستن طبعا هەر لە ئەتلە و کاتێک کە ئەتو لە بازارش شتەکان دەکڕی هەتا خواردنەکەی دەدەستە سفرەی ئەوە هەمووی خۆتواتە دەبی لە هەمووی خۆت بپارێزی مەسەلەن ئەو خواردنەی کە هەری دەبژێری مەسەلەن دەبی بزانی مەسەلەن ئەو خواردنە گوماناویە بەسەر چووە خاوێنە کو هەڵگیرایە مەسەن ئێستا وچی وتمان پاقلاوە و شەربەت و ئەوانە سکو دروست کرایەوە و سەرچاوەکەی چییە یعنی یەکەم جار سەرچاوەکەی بزانین و کاتی کە دەینینەوە ماڵێ مەسەلەن بە شێوەی تەندروست و زۆر لە ناو سیارەی لەبەر ڕۆژێ مەسەلەن نەمینێتەوە یان کە دێتەوە زوو جێبەجێ بکرێ مەسەلەن گۆشتە دانەندرێ زۆر زوو چا بکرێ و مەسەلەن لە ناو بەفرگرەکەدا بنرێ و ئافرەتان مەسەلەن نینۆکردن و مەسەلەن هەیە دەچی منداڵەکەی پاک دەکاتەوە دوایش دێ مەسەلەن دەست لە خواردنەکەی دەدا وانە ئەوانە هەمووی خراپە و کاریگەری بەسە دەیکۆ کردی چگەوە مرۆڤی خواردن خۆر ئەگەر مرۆڤ سەرچۆڤێ یانژی چۆفکۆنی خواردن دروستکردنی پشت ڕۆز بێت ئەگەر دادێ خواردن دروست کرد بێت بخۆ بمنێت بخۆ بەس ئەگەر بزانە ئەگەل جایکێدی هات بە دروستکردن شتێکی تاکیدکە پشتی هەنگە بخۆ گومانەوە گرنگە دکتۆر بەحسا خواردنەوە هەندێک مەسەلەن کەسکاتی گەل خواردنێ مەسەلەن گەلە جۆرەمە گولێ بیە پیڤۆزت گەل خواردنێ بخۆن دا تووشی ژەهراوی بوونی نەبن تشتێکی وسە هەیە ئەوانە ینی ئەوە پێش ئەوە توش بن هەر گەل خواردنی مەسەلەن خواردنێک مرۆڤی خوارد پیڤۆزت گەل مرۆڤ بخۆت یانژی تشتێکیدی هەبەت دیارکردی هەیە ئەوانە زۆر باشن تەمان یەکەم جار بەخۆت باست کرد لیمە و زەنجەبیل و بەڵێ ئێستاوتت پیاس ئەوانە تەمان زۆر باشن بەس نەک کاتی کە تووشی ئەوکردنەکە بوو پێش ئەوەی کە توشبی وەکو خۆپاراستن دەمێ خواردنی ئەوانە هەمووی دژە ئۆکسانیان تێدایە مەسەلەن خواردنەکەی پاک دەکاتەوە میکرۆبەکان دەکوژی ئەوانە زۆر باشە یعنی درستە پیڤۆز بوونی باشە و لیمە زۆر باشە چ خواردنە کۆدی چ کەسکۆتیە کۆدی مرۆڤ بخۆت بە ئام کەسکاتەکان هەموو ڤیتامینسیان تێدا چکە ڤیتامین سیە ئەو مادەیە کە زۆر باشە مەسەلەن کەسکاتەکان کەرەوزە سپێناغا تەڕەتولەیە هەمویان هەموو کەسکاتەکان و میوە و سەوزە بە عام یانی هەمویان زۆر باشن و خواردنە مزرەکانیش بە تایبەتی وەکو پرتەخاڵ باشە دکتۆر ئەم بەحسا کەسکۆتی بکەین و بەحسا هەموو میوەژی بکەین ئەف کەسکۆتی و فێقی مێ ناوخۆ باشترە یان ژێڤش دەرەوێت و ئەڤێل بن نایلۆن بەتەمام باسی بکەم ینی ئەو میوانەی کە لە دەرەوە دێن زۆربەی ماوەی حافیزەی تێدایەوە و زۆربەی بە جوانی هەڵ نەگیرای و تەخزینەکە و گواستنەوەکەی باش نییە ئەکیت و چەند دەبینێتەوە لە بە ڕۆژ دەی دەدا زۆربەی دەبینی مەسەلەن بە شکل و بەڕواڵەت زۆر جوانە بەس لە ناوی مەسەلەن تێکسووە زۆربیان وایە تەبعەنە خواردنانەی کە تازەیە و ئیخۆمانە زۆر باشترە وەک لە خواردنانەی کە لە دەرەوە دێ دکتۆر بەریە دوو ڕۆژە بژم هەفکارێکی مەژ یەکشی محوارێن یەن پێشمەرگەوە دیارمەدە بوو ڕاستیژی بەحسەوەیەکی کرد و ئەف پێشمەرگین زیاتر نەخۆش بن ختێ سەردانە نوشدارین یەن پێشمەرگەوەکن محوەرە
گوت زیادتر توشی تسممید بن جهراوی بونه آموزگاری و بو پشمرگا چه زیبزی توشی جهراوی بونه نبود طبعا ئەو کابانەی کە خواردنەکانیان لۆ دروست دەکات مەفروزە پاک و خاوێن بی و ینی لە ڕووی تەندروستیەوە مۆڵەت داربی مۆڵەتی هەبی خواردنەکان مەسەلەن ڕۆژ دەینەدا و بالەی نەدا و واڵانەبی و دەستیان جوان بشۆن و نینۆکردن و ئەوانە زۆر گرنگە و سەرچاوی ئاوەکانیان چونکە ئاو زۆر زۆر مهمە ئاو گرنگە سەرچاوە ئاوەکانیان چییە هەر لە بەلوعایە هەر لە ئاوی چەندەرە مەسەلەن ئەگەر فلتەردا بنرێ زۆر باشترە یان ئاوەکە بکوڵێندرێ و سارد بکرێتەوە ئەو جە بەکار بێ ئەوە زۆر باشترە یانیش ئاوی ئەگەر باش بێ ئاوی دڵۆ پێنراو بەکار بێ زیاتر چەند ئاو بێتەوە خۆرن دەمێ پاشی وێم زیاتر بەحەس بکەین بە شێوەیەکی گشتی ئەوەش دیسان دەگۆڕێ لە هەندێک نەخۆش لە بۆ هەندێک کەسیت کە مەسەلەن ئەگەر یەکێک مەسەلەن سوکەری هەبی شەکرەی هەبی یان یەکێک مەسەلەن بەردی گورچی لێ هەبی یان هەوکردنی گورچی لێ هەبی ئەوانە زۆر زۆر یان نەخۆشی گورچی لێ هەبی ئەوانە زۆر پێویستە کە زیاتر ئاو بخۆنەوە لە خەڵکی ئاسایی بە شێوەی گشتی یان مەفروزە لیتر و نیوە کە تا 2 لیتری بخۆیەوە چونکە تاویزی ئەو ڕۆژەت بکاتەوە و بە گوێرەی گەرماش دەگۆڕێ بە گوێرەی وەرزەکە دەگۆڕێ ئێستا ئەمە لە بەرزی گەرماینە و ینی و خودی نەخۆشەکەش مەسەلەن یان خودی کەسەکە چەند ئارەقەی دەکات ئیشەکەی چۆنە زۆر ئارەقەی دەکات کەم ئارەقەی دەکات ئەوە دەگۆڕێ ینی شەرت نییە لە هەموو کەسەکە نزدەری مەوەت حافظەتێنە کارینۆژ بووی پاراستنە خواردنی ئەف هەف مۆدەیت هەنێ چوات باشن زیاتر خراپن یان ژیت باشن بۆ وێ خواردنەوە طبعا ئەو زیاتر خواردن بکرێ فرێش بی تازە بی باشترە ئەو خواردنانە بەکارنێ کە مەوەت حافیزەی تێدابی یان چونکە ینی لەوانێ بە شێوەی زانستی نەکرابی یان هەڵگرتنەکەی بە شێوەی گستی لەبەر هەندێک تەژی ئەوەی باشترە هەرچەند بەکارنێ ئەو خواردنانە مەسەن لە خواردنی لە قوت و کرا و میکرۆب هەیە پێی دەڵێن کلۆستریدیم ئەوە بە تایبەتی لە خواردنی قوت و کرا و زۆر باوە دەگوازرێتەوە فهەگەر بکرێ مرۆڤ خۆی بپارێزی ئەوانە خواردنی گوماناوینە ئەتو نازانی سەرچاوەکەی چێ دەرە و چێ لەوەی دروستکردی و کو هەڵگیرایە شتێک فرێژبی بە خۆت بیکەی زۆر باشترە چاوەڵ ماڵ چتە چێکردن و ڕاستان بخۆی ئەوە زۆر باشترە دکتۆرە بەردەوامکی سەروی بابەتی لێ ئەمێنوکات چینە ئاکرەیە خۆشتوی و هەفکاریمە مەسعود محەممەد ئەم بژم زیاتر دی لەمە دەبە دی بەحسا vêcarê em de sehkîne çawaniya xwarina paşî ve ku rastî jî nuke dem demê xwarina paşî ve sehet bil her kesekî nuke paşî ve xwe ev nuke jî nivistî bila evên hişyar biçin wana ji xewrakîn û dest paşî xwarinê bikin û em beref akirê ve biçîn û bizanîn ka çi xwarin zêdetir hatiye hazir kirin bû xwarina paşî ve pişt raj dê diyal doktorî behs kîn ka ev xwarinên henê başin demê paşî ve mirov bixwit yan jî xirabin û beref akirê. بله جارك دي دمت باش بتجوان اسهل جي خو مال اكريم الفيديو اسلين كواكي من قلت يعني كما كاستران بيجا كما كاروج نمافانا حوالان الفيري خلكي اكريا بروكا كومبوينا وكجاكي جاشتو گزاري خاصه فيديو كريا نكاجي دم خارنه جوان گوشتيات يا برف كرن گلك جورت خارن يتون برف كرن دوی کشو هوا و ساخوش یا کرده راستیش یعنی پلا گرمی افریقا که حتی راده که باشش برنده الجهن گشتیاری زتر روشک آدی خوشک آدی وان سق آدم رو فرد گریتن از اگل هنده کسی اندیا خوفم دی سوام ده پاشی برف خواهندک ده دست بخارنه که انو ده برف ستران گوتنی جارک آدی چینه و ما مستا ام گلتا باوین تو با بحث افسق و انها هم تیدا خارج یا برهفت بیتن برف دم پاشی و چین یعنی شب ناکری و سهر شب در باز بن یعنی بله پیشکی ام دست خوشی وقت کن و کانال وقت کن بو به ارکین و کشاتی نویره بله آخری تقریبا جوی آخری هم گاوهری و صاحب جوا کی پینکه و شب رمضان ام جهت کل بحر داد بورینین جهه کی خوشه و جهه کی پینکه و باشه یعنی رمضان انها چه جوازیت بر رمضان برینو که هبون رنگ یعنی بری رمضان اف جنو صاد گشتیاری کیم بون خودی جهد برینو که رمضان برینو که دقل بیدمی تقریبا اب جهه منابین یعنی اب جهه وی قابل شکرام دست خوشی الحکومت حریمت کن و اب جهه تویت خوش و پینک بوما برهاب کن باش سپاس بودم سیداتی باشی چوانی سر چوا بخیر بله. سر چوا تو خلکی آکری بخوی منه بله بله آکری برینو که چوا با آکری آنو که چوانه تایبتی
يعني بحث رمضان بكين رمضان انه كيون برينو كلا كريتش هابون هلبت رمضان بري جوازيك هبت قال رمضان نوكا رمضان بري فطاري كومبين المزقفت تاكرن بدا بنفيجي ذكرى ودا فطارة خلويري هتفكرن بقصبي وخرمي وشربتي كيف جمعنا ما تقريبا هرابر دوامه بس يهات يقولين ناحية مال دا مال قالك نوكا فيغوفي مال خارنت خوشتري تشيت سفرات ندرس كرن هربت خرجيه و سفراجي راسي قال صالت بري قالك يا زيدبي سراراي قرانون وكاش بس با هر حال بس نوكاش يعني هر الجامعه التاكياف اف جوره برهف كنا خارنا يا هي بس خليك زتر حس المال خوب خوتن اف برهفيا باشتره والمال خوش مروي راحته چونكي راستي نخوشيت جران فيغوفيت پیدا بون خلكي جي هي شکر هی فشار خوینی هی تحمل واتشتانی جهر خورنمال نخوشی زیاده من باش سپاس سیدا از قال کا کمال کریشی باغ مش پیشم شنو دفن هنرمندا کا کمال بحثی في سقای کیونو کم تعداد چاد بوریدن ماه رمضان چاد بورید راستی بریس بحثی سقای نقد کم فرا عرض روماتی و دستخوشی پیشمرگ قهرمان کردستان بکن کو افرو دی چپرین بر خدانی دا برافانی جه سروری و کرامتا متکن رمضان وان پیروز بیتو هرد سرکفتن دار سقای نو که وقتود بینی شن بیش جمنری تکنیه بو کلتور بو نری خلق بردوام وساطه داره بری نو که هر وقت حواله که ما آماجه بکری رمضان جارا آخری با جره که بچیک بو سه گرکن کفنار بکاتب شبرین رمضان هر گرکک دا المالک المالک دست نشان کری مال رمضان دا کن بنو صحبت رمضان کنو هنگی حتی پاشیوه نبا حتی درنگی شف پاشیوه ما نریتک هبول آکره بس نکنه مایه او جی دور قطان بود دور قطان رمضان زنگ و شیاریه بود پاشیوه رانیا گندو دورین کردستان و هبو بله بریا پاشیوه بساعته که دور خود در هر سه گرکا گرتو دادولا خولدتو وکو زنگ که برابن قالي خلكي رمضان بپاشیوه باش تنابين يعني بله نو که هم خلق نانویتن يعني پیدوی ده القطان نینه خلقی الشارع خونو کف اف نریتا هلبت نو که پشتی سراردانا پیروزا قالي ما آکره پیش بچونه که آمازنا بخودیتی سه گرکن کبنارین آکره افرو آکره پتج سیح گرکن پکاتی باش که کمال کشک تامتره بود دنگ دهوله یا اینجا حتی وی دمی و ساخلگش در و راسی هر ایکی طایبت من جا خواه کلتور هنگید گل کلتور نوکه هر ایکی طایبت من جا خواه بس جوره که رسانه‌ای توی کلتوری داو ایران من دوید ام وی رسانه‌ای جبیر نکنیم چون که اوج هر کلتوری میه بله ما بریم که جامعه پیکر آخر باجره که هنری اجیش بری سرشته و جوان ام دی سبب برای هنرمند خوبه چین گوداری هنستران اجی بکین بله بله شب ویلیام خوشتری بیتن بله سپاس زور سپاس بله سه هنرمند آمادنه کی شده محمد بجاری من کاک جوان هفکارت من بیجن گلک حزدنگ محمد عارفی کرد اگر کاک شعبان سرانه کد یا محمد عارفی بیجیتن کینه دیوری بوی و همی جماعته بله بکرم کرد بله أبد ده هذا استرانا سببت كان استكيو صحيح استرانا كمحمد عارفي بله بله سبب وجبيم صار ما راكري عليك بطي كومك عشرة كومك بارجرانو سر پشکا و عشرا خبردال سر سفرا علی که بطیویم سفر کا و ادگرانویم آگ دلا و ادیروانو خوش میرو عگید و چون برانو کتیه و کلو ادگری شوه سرکه و نجد بانوی از بحوض میراتو دگره کتیم حافکه و ادار کنیرم
بكابوتا وأدور كنيرا مدشوي وواتي عليكم سواري اجواني كشيني بوزي انستيرا شافي كلو اتقريبي روجي سركي نجدا بولوي وش عمان يعني وش تشتغلت كيات توصى مع جبي محمد عارفي بو تستران كي بيجي ودي من هل بتشكوت يخش ايدو يدنجي ما بله سپاس دست خوش من ام دلیل بدین جه هنرمند دیش بلاو جی بمسترانه بیزن بله که اکثر بس بیشتر استرانه هذه هر استرانه كاكريسين كنا رازميري قال كونر من داجي قلت بس طيبتي استرانه يا دبر اكريش كرازميري كبيتنا برادو كلا كلا كبنو كلا اكري بكرم كاش بركي ميو دمي دام اكثر دست بتنين بله سين كنارا رازميري هاي لي 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 هاي لي 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 هاي لي لي واي سين كنارا رازميري مسعود واسمي فاني تمام ديتو وراتوش من ديري هاي لي 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 هاي لي 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 هاي لي لي واي ديتو وراتوش من ديري زري واسمي فاني تمام هيفيا تمل كاني زركي هاي لي 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 هاي لي 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 هاي لي لي واي سري سيبي بجينايك كاتشكي واسمي فاني تمام بنسي براوان هنارا هاي لي 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 هاي لي 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 هاي لي لي واي برافينين خامن جاران زري واسمي فاني تمام دنگ تا خوش بیتن زور سپاس با کا هنر کرتی اگر کوپلکی بیش برکو دم من بدمای کاتی بله کوپلک ها بچیک استرانه که هلكن شراكن بياني 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 ولدن زنجين جياني 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 جابو دلباركن خوشين تكن بكت مياماني وتكن بكت مياماني سپاس بوا سپاس بله زوان وجا دم خارنه هاتی زوان دم پاشی وجی بجین دم یکم بیتن کده مالای سپیده مانگ داتن زوام دست خارنه پاشی وکینو و هنجی بمینن بخیر و خوشی هذه براستيجي أصلا زوم شو دست بكم شو دست بينكم هفكر ما مسعود محمد بشيء كراسته خوش أكيد ديال مدوي شلون كيف خارن شلون كيف استران خوش دنگ خوش طيبتيجي هنرمند شعبان براستيجي زور سپاس بو استرانا كريادياريش بو ما محمد عارف جزيري براستيجي قال جرازي چما نو استوديو داب دنگ خوي نخوش استرانن محمد عارفي بيجم هدي استران جي تقدم زور سپاس بتا مسعود شلون كيديش بس بيجم هفكر من وفيسا دو كيجي مجيلي صحبتك گرم بون شلون كيف و خريكي مجيلي كار خوي روزانه جي و پخش كرنا يعني پخش راستا خوش آکریبون زور سپاس بوا ایدی دمت خوش بوا پاشیوال و صحت بد و دی روجی و نویجن همی خلکی آکری و همی کردستان جی قبیل که زور سپاس بتا مسعود دمت خوش بوا ولی تماشاوان هجا دکتر دان از وجاره بحثا مناعب کم چوا مروف مناع خو زیده که داکو زیبزی توشی جهروی بونه نوت لمانجی رمضان بس طيب تيجي المها رمضان طبعا يكم زار خوارنك وكو باس ما كرت خاوين بيو سرتاوكي باش بيو نينو كردن و شتاني كباس ما كرت
و بە تایبەتی لە مانجی ڕەمەزان مناعی ئەم چۆ زێدەکین منە ینی شتێکی دیارکردی ئەوژینەوە شتێکی تایبەت نییە هەر ئەو خواردنانی کە باسمان کرد ئەوانە لەوانەیە ئیسیفادایان هەبی وەکو مەسەلەن سەوزەواتەکان و ڤیتامین سی بەعام ئەوانە ئیسیفادایان هەیە بە شتێک نییە ینی بەتەواوی مەناعی زیاد کرد زیاتر خۆپاراستنە بەڵێ ڕاستیژی وەختی مە هەند ما خاطر خۆش تەخوازین دکتۆر دانا مستەفا بسپوری نەخۆشیین هەنەوە زۆر سپاس بوو تا زیاتر تیشی خستە سەر ژەهرەوەی بوو ناخواردنی زۆر سپاس بوو کوتت گەلمەداوی زۆر سپاس بەڵێ تەماشاوان نێژە ئیدی ئەفژی تەوەری مێ تەندروستی بوو تەڤرو کەدات بەڕەمەی پۆشیف داما بەحەس کرد ئیدی ئەس توی بارەی داما ئەزدی خاطر خۆ خوازم ئەگەر هەفکار لمت گەلەوە دەم نزانم بەس یەک پاکێژ مایە ئەم خاطر خۆ خوازین و هەر ئەمەی خاطر خۆ خوازین و پڕاستیژی پاکێژ یا دو ماهی دێ سەر فرنا یانجی فرنەی نانی بەل باکووری کوردستانێدی ئەو دەمێکی دا پرۆژیشی بن و دەمێکی جدا ئەو بەردەوام سەر کارکردنی ئەو ژی وسات بێژن ئیدی پڕاستیژی یعنی از وجاری از وی داخل بودن نیست تماشاوان بکنم یعنی ما راستی ما هند وقت جینا ما هم پاکیجی پیشکشی وقت کنید چپینه وقت روزت بیش دامی پاکیجی پیشکشی وقت کن سر نانی و عروس فرن نانی با کوری کردن تماشاوان نجا شیوهی که راستا خوب برنامه پاشی و 19 کردستان بسیاری لجم مزگفتا جای خیاطی پراستی مزگفت و آیکون هری جان اسلامی نوا حولی دا جرات پیشکش کردن بیداری نبرکجی مشابت ساعت بوری دا خدمت ها کرد صبحی جمع وگرین و برنامه پاشیش بردام کش کردستان بسیاری حتی هی و رمضان پیروز جی بردام که حتی موین صبحی و برنامه کی نیه پاشی و بجنب خاطر هوا و پاشی بالا صحت بد و خود روزی بنویجی دا قبل که تو ما ببار نکنش دعای خو دعای طیبت جی بو پیشمرگات کن طیبت جی لبرین شر زور سپاس بوا هندیل مدابون و دمن خوش بوا هر شاد بشی